بەناوی خی بەرز و باوتە سڵاوتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ ئەمڕۆ خوشحاڵ و بەختەوەرم کە لەگەڵ هاوکارم ئیمراندا پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ با کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی نوێ و جیاوازەوە توێنێتەوە خزمەتان بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بتوانن تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن. شەیدا زۆر سپاس ئەزیزان و خۆشەویستان خۆشحاڵم منم جارە لە شاری سلێمانیەوە بەوەی عزیز و خۆشەویست شادەبیرەوە هیوام وایە کۆمەڵی تەوەری پرچێژ و پڕزانستیتان پێشکەشکەین ئەمڕۆ دوو تەوەرمان هەیە لە بەرنامەی پەیامی ڕۆژە تەوەری یەکەمان باس بیەوەکەین منداڵ لەکەیەوە پێویستە فێرە زمانی دووەم بێت و لەکەیەوە ڕایبێنی لەسەر فێربوونی زمانی دوم بۆی کە زمانی دایکیش لەبیر نەکاتەوە کات بە تەواوەتی دوو زمان بزانێ. تەوەری دووەممان لە بەرنامەی پەیامی ڕۆژی ئەمڕۆ کۆنگرەی ڕێکخراوی قوتابیان و کۆتایی هاتنی کۆنگرەیە میوانداری سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستانەکەی. وەڵە بەڕێزان لەگەڵم دووتەوەرە سەرەکیشدا کۆمەڵێک بڕگە و ئەبابەتی دیکەمان دەبێت سەرەتاش دەچینە لای بڕگەی کەشوهەوا فەرمین با پێکەوە بینەری. بەڵێ ئەزیزان و خۆشەویستان تەوەری یەکەمی پەیامی ڕۆژتان پێشکەشەکەین لەسەر کەی پێویستە مناڵ فێرە زمانی دووەم بێ ئاخۆ لە سەرەتای تەمەنیەوە پێویستە هەر لەگەڵ فێربوونی زمانی دایک زمانی دووەم فێرکە یاخود کۆناغێکی دیاریکراومان هەیە بۆ ئەم بابەتە میوانداری دکتۆرە شیلانمان کرد. دکتۆرە بەخێر بێی خۆشحاڵین ڕۆکە لەگەڵمانی. سەلامت دکتۆرە ئێستا بینین لە هەرێمی کوردستان دایک و باوکان زیاتر هەوڵیەوە دەن قوتاب منداڵەکانیان یان سەرەتاکانی قوتابخانیان لە قوتابخانەکانی غەیری زمانی دایک بێ. ئایا ئەمە هۆکارێکی باشە بۆ فێربوونی زمانی دووەم یان ئێوە چۆنە ڕوان نەم هۆکارە ئایا مەش نابێتە هۆی ئەوەی کە زۆرجار کاریگەری بەسەر زمانی دایکەوە هەبێت؟ بەدڵنیاییەوە کاریگەری سەرکی لەسەر زمانی دایکە بێت تەمانەوە هەڵەیەکە کە لەلایەن باوانەوە ئەکرێت ئەمەش گەڕێتەوە بۆ ناهۆشیاری و نەزانی ئەوان پەیوەست بە پرۆسەی زمان پژانی مناڵ کە ئێمە چۆن هەر ئەندامێکی لەش کە ئەدرێ بە مرۆڤ پێویستی بە قۆناغەکەی بۆ کامەڵ بوون بۆ نمونە مرۆڤ کە لە دایکە بێ دەست و قاچی هەیە بەڵام مرۆڤ هەموو مرۆڤێک داوەکو بەلایانی کەمەوە تا تەمەنی دا بۆ ساڵە وەختی ناتوانێت بڕوات بۆ چونکە ئەم قاچە پێویستی بەوە هەیە بگاتە ئەو قۆناغە بۆ ئەوی پێی بڕوە ئەم دەستەی پێویستی بەوە هەیە تاوەکو بیبا بۆ دەمیاشتی پێ هەڵگرێ بە هەمان شێوە کۆ ئەندامی زمان پژانی مناڵیش کە دراوە بە مناڵ پێویستی بە قۆناغی کامڵبوون هەیە تا ئەو کۆ ئەندامە پێ بگات و خۆی بە ئەنجام بگەێنێ کە نزیکەی 30 ئەندامی لەشی مرۆڤ بەشداری ئەکا لە پرۆسەی زمان پژانی مناڵە ئەگەر هات و باوان ناهۆشیاریان هەبوو لە بەرامبەر پرۆسەی چۆنێتی پێگەیاندن و نەشونەماکردنی کۆ ئەندامە دەمار و کۆ ئەندامەکانی بەشداریکردن لە زمان پژانی مناڵە ئەوە ناچن ئەو ڕێگەیە بگرنە بەر کە چەند کاریگەری نەرێنی هەیە هەم لەسەر لایەنی ئاوەزی مناڵ کە یەکێک لە
نەخۆشە مەترسیەکان کە دووچاری منداڵ دەبێتەوە بریتە لە ئۆتیزم کە لە 3 ساڵی منداڵ تووشی ئەبێ لە دو جگەلەوەی کە بە زگماکی تووشێ بێ لە 7 ساڵیش هۆکاری سەرەکی ئەوەیە کە مناڵ زمانی دووهەم وەرەگرێ چونکە ئێشتا کۆ ئەندامە دەمار و کۆ ئەندامی زمان پژانی لە مەرحەلەی تاوابوونا نەبووە یان هێشتا نەگەشتوتە کامڵ بوون بۆیە زۆر گرنگە دایک و باوک هۆشیاریان هەبێ کە بزانن بە هیچ شێوەیەک لە نابێت بەناڵ خوار تەمەنی 10 ساڵی زمانی دووهەم وەرگێ و بە تایبەتیش کە لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە دیاری کراوە و لەلایەن پسپۆڕانی باری زمانەوانی و پسپۆڕانی باری کە ئەندامە دەمار و مێشک ئاماژەیان بۆ داوە کە منداڵ خوار 5 ساڵی بە هیچ شوێ نابێت زمانی دووهەم وەرگێت. ئاشە دکتۆرە مناڵێک یاسایی لە کێوە زمانی دایکی بە تەواوی فێرە بێت و کات توانای لەبیر چوونەوەی زمانی دایکی دیێ ئێمە پرۆسی زمان پژان منداڵ کە 3 مانگە لە کۆرپەلەی یا لە سکی دایکیا دەست پێەکە یعنی ئەبێ هەموو دایکێک بزانێ بۆچی بە یەکەم زمانی مناڵ ئەوترێ زمانی دایک بۆ نەوتراوە زمانی باوک لەبەرەوەی لە سکی دایکیا پرۆسی زمان پژانی دەست پێکات لە کۆرپەلەیەوە مناڵ زمان پژانی دەست پێکات کە 3 مانگە کە ئەبێتە لە دایک ئەبێت و ئەبێتە 8 مانگ یەکەم پرۆسی دەرکردنی دەنگ دەست پێکە کە ئەبێتە 14 مانگ وشە دەست پێکە دوای 14 مانگ بۆ سەر و 18 بۆ 24 مانگی فێری چێ بێت فێری بێکەوەلکاندنی وشەکانە بێ و دواتر فێری ڕستە بێ پرۆسی زمان پژانی مناڵ تاوکو 5 ساڵی لە پرۆسێکی تەواوکاریانەیە ئەبێت ئەم پێواژووە کامڵ ببێت هەتا 5 ساڵی و هەموو زانانی بواری دەروونناسی و کۆمەڵناسیش لەگەڵ ئەوەیان کە ڕنگڕێشتنی کەسێتی مناڵ بریتە لە قۆناغی 5 ساڵی بۆیە ئێمە وەکو زمانەوانەکان زمان پژان و ئاکار پژانی مناڵمان بەسۆتەوە بەیەکەوە ئەگەر هات و ئێمە زمان پژانی مناڵمان گۆڕی ئەگەر هات و ئێمە زمان پژانی ئەو کۆدانەمان گۆڕی کە لە زمانی دایکی ئەم مناڵە وەرەگرێت طبعاً ئێمە نازانین چ ئەگوزەرە لە مشکی مناڵە هەموو منداڵێک تا تەمەنی 5 ساڵی لە ڕێی زمانی و نزیکەی 14,000 زانیاری لە ڕێی زمانی دایکی وەرگرتووە ئەگەر هات و ئێمە ئەو زانیاریانە کارانەکەین بەکاری نهێنێ ئەو مناڵە ئەوە بەرەو چێ بەرەو پوکانەوە ئەچێ و یاخود تەوان کارانەکردن و بەکارنهێنانی زانیاریەکانیش ئەگەڕێتەوە بۆچی ئەوەیە کە ئێمە دین پێڕەوێکی کۆدی زمانێکی تر داخڵەکەین کە ئەمە بەپێی ئاین چکە خۆی گەورەیەکێک لە بەڵگەکانی بوونی خۆی بریتە لە جیاوازی زمانەکان ئێمە ناببین تەشویی خەڵقی خوا بکەین ئەو خەڵقیەتی کە خوا دایناوە بۆ ئێمە بیگۆڕین ئێمە بێ هەرێکەمان بۆ زمانە قسە بکەین کە لە دایکمانە وەرمان گرتووە خاڵکی تریش ئەوەیە لە بەپێی پێڕەبینێتەوەی گرتووەکان منداڵ هەتا تەمەنی 10 ساڵی بە هیچ شێوەیەک بۆی نییە بە زمانی دووەم بخوێنێت بەڵام زۆر جار دکتۆرە بۆ بوورە دایک و باوکان سەرەتای خوێندنی مناڵەکانیان بە خوێندنگەیەکی ئەهلی دەست پێ دەکەن دەڵێن بۆی بۆ فێری بەتایبەت زمانی ئینگلیزی ببێت باشترین کات بۆی مناڵ زووتر فێری زمان ببێت سەرەتای خوێندنیەتی کەواتە ئایا ئەم ڕێگایەکی دروستە یاخود ئەمە هەڵەیە و ئەبێت دوجار وەگەوی کە بە ڕێزدا ماژت پێک لە تەمەنی 10 ساڵیەوە بخرێتە بەر فێربوونی زمانی دیکە بەڵێ بەدڵنیاییەوە ئەوە شێوازێک و ڕێگایەکی نادروستە لە هیچ شوێنێکی دنیا ئەمە جێبەجێ ناکرێت ئێمە هۆکارەکەی ئەگەڕێتەوە خەتای باوان نییە خەتای پێڕەوی پەروەردەی لە هەرێمی کوردستانە خەتای فەلسفەی پەروەردەی لە هەرێمی کوردستانە کە بەداخەوە تا ئێستا ئێمە فەلسفەیەکی پەروەردەییمان نییە نەک تەنها بۆ زمان بۆ مرۆڤبوونی تاکی کورد بۆ پەروەردەکردنی کەسێتی تاکی کورد چونکە پرۆسەی پەروەردە یەکێکە لەو پرۆسانەی کە بەشداری ئەکات لە پێگەیاندنی تاک بۆ کۆمەلگا ئەرکی پەروەردە بریتە لە پێشکەشکردنی مۆدێلێک لەنەوە بۆ ئەم نەتەوەیە بۆ ئەم کۆمەلگەیە بۆ 15 ساڵ بۆ 20 ساڵی تر کێشێک لەوانە کێکات بریتە لە پرۆسەری دامەزراوە پەروەردەیەکان کە لە دایانگە و دەست پێکات تاکی خوێندنی باڵا ئێمە ئەپرسین ئەم دایکە چ مەبەستێکێتی کە ئەم منداڵی فێری ئینگلیزی بێ لە تەمەنێکی 14 ساڵیە یعنی ئێستا من مناڵەکەم بە سوور بڵێ ڕێت ئەمە بەستەنها خۆشیێکە ئەو دایکە لێ وەرگرێگینە ئەو مناڵە هیچ شتێک لە گەنجینەی ئاوەز و زانیاری ئەو زیان ناکە باشە دکتۆرە با من ئەفڕێنم وەڵامی دایکان بۆ ئێمەوە یاڵێن مناڵەکانمان لە ماڵەوە هەر فێری زمانی دایکە بن بە هەر لە سەرەتاوە لە زمانێکی تڕایان بێنی بڵێ زۆر داوای لێبوردن دەکەم ئێمە تەلەبەمان لایە لە زانکۆ کوردەکەی ئینگلیزیەکەی باشترە لە کوردەکەی نازەمانی چۆن فێری زمانی دایکە بن کە ئێستا بەداخەوە زمانی دایکی ئێمە کەوتوتە بەر هەڕەشەیەکی زۆر گەورە چونکە بەهۆی تەکنەلۆژیاوە بەهۆی ڕاگەیاندنەکانەوە بەهۆی کە خێزانی ژۆم شێوەی بیرەکاتەوە پرۆسی پەروەردەش بۆ شێوەیە کە ئێمە ئەیبینین کە زۆربەی زۆر تا بۆی بکرێ مناڵەکانە باتە قوتابخانە تایبەتەکان بۆی فێری زمانی دووەم بن بەڵام لە ئاکامە ئەو مناڵەت نەک تەنها زمانەکەی بیرچۆتەوە بەڵکو نامۆیە بە کللتور بە دنیابینی بە شێوازی بیرکردنەوە چونکە ئێمە هەیەک مشکلەمان هەیە وازانین تەنها زمان کەناڵەکە بۆ گواستنەوەی زانیاری
زمان وەکو مەولانە ئەڵێ ئادەمی مەخفی ئەز دەرزیر زوبان این زوبان پەردە هەز بەر دەرگاهێجان ئەڵێ مرۆڤ شاراوەتەوە لە ژێر پەردەی زمانە بۆیە زمان وەکو پەردەیەک وایە لە بەردەم کەماڵ و عەقڵ و ئاوەزمەندی منداڵە تاکە ئێمە ئەم زمانە بریتیە لە دنیابینی مرۆڤەکان بریتیە لە دیوانی کللتور و نەتەوە و فەرهەنگ و ڕەسەنایەتی و تێفکرانی باو و باپیرانمان یعنی گرفتەکە لەوایە ئێمە زمان وەکو ئامرازێک سیرکەین بەس زمان خۆی سەرچاوەیە زمان بوونی شتەکانە هەر کاتێک شتێک بوونی هەبوو زمان بوونی هەیە بوونی نەبوو نابێت لەبەرەوە ئێمە باوە نەزانین تەنها ئەوەیە ئەنجا خاڵێکی تر بە پێی لێکۆڵنەوەکانی زمانەوانەکان و هەم زانایانی بواری زمانەوانی دەرونی ئەڵێن هەر کەسێک پرۆسەی زمان پژانی بە ڕێکوپێکی بە پایان گەیشت ئەوە ئەتوانێت فێری زمانی دووەم و سێم بێت بەڵام بە پێچەوانەوە کە کرچووکاڵی هەبوو لە زمان پژانی دایکە ئەوە فێربوونی زمانەکانی تریشی بە هەمان شێوە کرچووکاڵیە ئێستا من خۆم چوومەتە چەندین دایان لەو قوتابخانەی تایبەت منداڵ بەس سەرپیانە فێری زمانی ئینگلیزی بووە وەکووتمان لە هەردوو جژنەکەمان کردووە نە فێری زمانی دایکی بۆ بەتاوەتی نە فێری زمانی ئینگلیزی بۆ چونکە ئینگلیزیەکە بەس ئەوە وەرەگرێت تەنها بابەتەکانی پێ بڵێ و لە ڕووی پەروەردەییشەوە ئەو منداڵانی کە بە زمانی دووهەم و سێم ئەخوێنن جۆرێتی پەروەردەییان لە ئاستێکی زۆر نزمدایە واتە ئێمەوە نەزانین تەنها ئەوەی کە دەرەجەیەکی بەرزی هێنا ئیتر ئێمە وەزانیم تەلەبەیە زیرەکە نەخێر چکە پەروەردە بەس تەنها لە 120 لەسەر ژیری ئاوەزیە لە 180 لەسەر جۆرەکانی تری زیرەکیە ئێمە بتوانیمانە لە ڕێی ئەو زمانی دووهەمەوە ئەو جۆرانی تری زیرەکی بە قوتابی خوێندکار بین بەدڵدایەوە نەخێر دکتۆرە دەکرێت بڵێن لەگەڵ فێربوونی زمانی دووەم و بە تایبەتیش زمانی ئینگلیزی ڕاستە و خۆ کاریگەری بەسەر کەلتوریەم کە سەژە بێت و کە دوورە بێت لە کورتور و دوای لە کۆتاییەکە ئێستا ئێمە خۆمانە بینی زۆر شت بە ئەگەر ئێمە بنەوەکانی دوای خۆمان بڵین ئەم شتەوایە ئەڵێەوە لە سەردەمی مۆدی ئەوە نەماوە نازم گەریەوە بیست بێتان من خۆم زۆر جار بە کەسێکم وتووە ئەو شتە ئێمە لە بەهای کۆمەڵایەتی ئێمە لە کللتوری ئێمە ئەم شتەوایە ئەڵێ سەردەمی ئێوە بوو سەردەمی ئێوانە یعنی ئەمە چییە ئێمە نەمانتوانیوە لەبەر ئەوەی هاتوون پچڕامان چکە ئەرکی زمان بریتە کڕۆکیترین ئەرکی زمان بریتە لە جەمکردنی تاکەکانی کۆمەلگا بەیەکەوە بۆچی ئەبێ هەموو میلەتێ بە زمانی دایکی خۆی بخوێنێ ینی بۆچی ئەبێت نەتەوەی گرتوەکان بیکا بە بڕیار ئێستا هەر کوردێک لە هەر شوێنێکی دنیا هەیە داوای زمانی دایکی بکە ئەخوێنێت لە سویدە لە ئەڵمانیا لە هەر شوێنەکە بۆ چونکە ئەم زمانی دایکە کە تاکەکان ئەبەستێتەوە بەیەکەوە لە چیەوەیان بەستێتەوە بەیەکەوە لە ڕووی بەها کۆمەڵایەتەکانیانەوە کللتوریان ڕستەنایەتیان فەرهەنگیان دابوونەریت و تێفکرانیان بەڵام کە ئێمە ئەم ڕایەڵەیەمان پچڕان بە دڵنیایەوە ئەوەژە پچڕێ ئێستا ئێمە خۆمان لە ناو کوردستانە هەست بەوە ئەکەین کە ئەو نەوانی دوای ئێمە کە کەمتەرخەمی هەبووە لە زمانەکەیانە پچڕانی تیا دروست بووە بە لاوکی سەیری زمانی دایکەکەن بە دڵنیایەوە لەوەشەوە بە لاوکی سەیری کللتور و بەهاکان و ئەو دابوونەریتانە هەکەن کە ئێمە لە باوانمانەوە بۆمانماونەتەوە زۆر باشە دکتۆرە بەڵام زۆر جاریژە بینین کە مناڵێک دایک و باوکی زمانی جیاوازیان هەیە ئەمە تا چەند کاریگەری دەبێت لەسەر مناڵە لە کاتێکدا کە ئەمە هەرە بێ لەگەڵ دایک و باوکەیە هەڵسو کۆتکە کە هەردووکیان بە شێوەزاری زمانی خۆیان قسەی لەگەڵەکەن دوجار ئەمەیان چ کاریگەریەکی دەبێت ئێمە خاتونکیان چەند جۆرێک زمانمان هەیە زمانی شیریمان هەیە ئەوەی کەوتم منداڵ لە کۆرپەلەی وەلسکی دایکی ئەیهێنێ دوای زمانی دایکمان هەیە زمانی دایک بریتە لەو زمانە دەستوری و دیوانی و فەرمی کە ئەبێت لەسەر جەم دامەزراوە حکومەکانە لەسەر جەم پرۆسەکانی پەروەردەیە بەرنامەکانی خوێندنە پرۆگرامەکانی خوێندنە کەناڵەکانی ڕاگەیاندرا دامەزراوە کۆمەڵایەتی و کللتورەکانە جێبەجێ بکرێت ئەوەی کە منداڵ لە ماڵەوە سە بۆ نمونە ئێمە کەسێکمان هەیە دایکی سەر بە شێوەزاری گۆرانە هەورامیە باوکی سەر بە شێوەزاری سلێمانیە سۆرانیە ئەمە ئاساییە ئەم مناڵە هەردوو ئەم بڵێن شێوەزارە وەرەگرێت چونکە بۆ هەمیشە شێوەزارەکان دیالکتەکان جیاوازێکی ئەوتوانیە لەگەڵ زمانە دایکەکەیە بەڵام زمانێکی ترکە هێنی زمانی ئینگلیزی زۆر زۆر جیاوازیە ئێمە لەگەڵ هەورامیە لەگەڵ کرمانجیە لەگەڵ لەکیە لەگەڵ بەختیاریە لەگەڵ زازاییە لەگەڵ هەموو شێوەزارەکانە یەک پێڕاوبان هەیە لە زمانەکەمانە بۆ نمونە ئێمە لە سەرەتایە بکەر و بەرکار و کردارێن بەڵام کە لە زمانی ئینگلیزی پێڕەوێکی تر داخڵ بە مشکی مناڵەکەم ئەو دێت بە پێچەوانەوەیە زمانی عەرەبی هێنن بە پێچەوانەوە بۆ نمونە لە زمانی عەرەبیا بێ کردار لە پێشەوە بێت اینجا بکەرەکە دێت اینجا بەرکارەکە لە کۆتایی دێت کە ئەمە سیستمەکە ئەگۆڕێ بۆیە ئێمە ئەرکمانە زمانی دایک وەکوتمان ئەو زمانە دیوانی و دەستیر و فەرمیە کە لە هەموو ئەوانە جێبەجێ بکرێت ئێمە بەداخەوە ئێستا لە کەناڵەکانی ڕاگەیاندن جگە لە زمانەکە ڕێنووسەکەشمان شێواندووە
ئێمە خۆمان بە ڕێنووسێکی ئارامی ئەنووسین ڕێنووسی لاتینیشمان هێناوە بەبێ ئەوەی بزانین لێکەوتەکانی ئەم ڕێنووسە چ کاریگەریەکیان هەیە. باشە دکتۆرە بێگومان دەبێت ئمە خۆشمان لەو ڕاستیەلانە دەین لە ئێستای قۆناغی هەرێمی کوردستان و پیشەی کار و بازرگانی هەمومانە ئینسان پێویستی بە زمانی دووەم هەیە. ئامۆژگاری تۆ چییە بۆ فێربوونی زمانی دووەم و لەکەیەوە پێویستە دایک و باوەک مناڵیان ببەنە بەر خوێندنی زمانی دووە؟ بەڵێ ئەگەر بە دیوەکی تر پرسیارەکەی جەنابەت بکەم ئێمە بۆ پێویستمان بە زمانی دووهەم هەبێت. جەنابەت ئەچیتە هۆڵەندا پێویستە لەوێ فێری زمانی ئینگلیزی بیت نەخێر بەستەنا فێری زمانی هۆڵندیە بی ئەچیتە ئەڵمانیا لەوێ پێویستە دەیە بە زمانی ئینگلیزی بخوێنی مەچۆ دوورتر فارسی زمانی کار ئێمە گەڵە پێ بوتی ئەگەڕێتەوە بۆ فەلسەفەی دەسەڵاتدارەتی ئێمە کە بەڕاستی نابەرپرسانە ئەبرێ بەڕێوە من ئەبێت منداڵ تاقیکردنەوە لە زمانی دایکی خۆیان بکە جەنابەت بچۆرە تاران بخوێنە ئەچی لە ئینگلیزیات تاقیکردنەوە ئەوترێت کە زمانی ئینگلیزی زمانێکی عالەمی بە هەموو شوێنەکایشی بۆیە دایک و باوکان بۆ چینێکە ئێستا من مامۆستام لە زانکۆ پێویستم بەوە هەیە بەرچاوڕوونیم هەبێت لەسەر تیۆرەکان ئەبێ بچم ئینگلیزی بخوێنم بەس مناڵێکی پیدایی چ پێویستێکی بە ئینگلیزی هەیە بخوێنێ مناڵێکی ئامادەی چ پێویستراماژەم پێکرد دکتۆر باز لەوە دەکرێت کە لە سەرەتایی مناڵیەوە زووتر فێری و زمانە بێت و باشترە نانە بە هیچ شێوەیەک وانە بە پێچەوانەوە تاکەی دکتۆرە بەپێی زانست تاکەی ئینسان دەتوانێت فێرە زمانی دووەم بێت هەتا ئەمریت چکە فێربوونی زمان پرۆسێکە پرۆسێکی ئاوەزیە کەوێتە سەر کارامەی کەسەکە سەلیقەی و توانستی بۆ ئەوە هەتا ئینسان لە ژیان نابێت و مشکی لە کارابێت ئەتوانێت فێر بێت بەڵام ئەگەر زمانی پرۆسی زمانی پژانی تۆ تا 10 ساڵی بە ڕێک و پێکی بە هەموو قۆناغەکانی تێپەڕاند بێت ئەو بە دڵنیاییەوە زۆر ئاسانتر و ساناتر جەنابەت لە گەورەیە فێرە بیت ئێمە دوو شتمان هەیە پێویستە تێکەڵاوی نەکەین فێربوونی زمانمان هەیە و لەگەڵ زمان فێرکردنمان هەیە یعنی ئاگاداری ئەوە بین فێرکردنی زمان لەگەڵ زمانی فێرکردنا دووشتی زۆر جیاوازن کە بەداخەوە ئێسێمە لە پرۆسی پەروەردەیە هەردووکیمان شێواندۆ تێکەڵاومان کردووە زمانی فێرکردن واتە زمانی ڕشتەکانی خوێندن ئەمە خواردە ساڵی بە هیچ شوەیەک مناڵ نابێت بێژگە لە زمانی دایکی بە زمانی دووەم ڕشتەکانی خوێندن واتە پسپۆرەکانی بخوێنێت کەواتە چ کاریگەریەکیە بێگەر خوارد ئەو تەمەنە فێری زمانی دووەم ببێت ئێمە پەروەردەی ناکەین منداڵ بۆچێتە بەرخوێن باشە بام سەرنجی دکتۆرە شیلان وەرگرم پەروەردە بەچی ئەکرێت ببوورە زمان بریتە لە کلیلی کردنەوەی بەهرە و تواناکانی ناخی مرۆڤ مێشکی مرۆڤ ئەگەر هاتوو من ئەو کلیلم گۆڕی ئەگەر هاتوو من ئەو کۆدەم گۆڕی من خۆم لە ئەزمون مۆشتم زۆر بۆ نمونە مناڵێک هەتاوکو 5 ساڵی خوێندوێتی بە ڕووەک وتراوە ڕووەک گەڵا قەت ڕەک وەنیە ئەمە بەشەکانی ڕووەکە ئەچێ زانست بە ئینگلیزی ئەخوێنە جارە ساڵ یەکەمە بەس فێری ئەوە بێ بە ڕێگەکە ئەوترێ ڕوت بە قەدەکە ئەوترێ ستێم ئەمە چیمان فێری مناڵە کرد بەس تەنها فێری زمانمان کرد نەک ئەوەی کە هاتین خودی پێکهاتی ڕێگەکەی فێرکەین کە ئەرکی خوێندن بریتە لە چی ئێمە بۆچی مناڵەخەینە بەر خوێندن یعنی بپرسین ئێمە نەشخوێنین لە ماڵەوە کەسمان نەخوێنەوارە بین هەمومان وەکو جەنابتانە لە دایکمانەوە فێری زمان بووین کاو بۆ ئەخوێنین بۆ ئەوەی ئەو بەهرە و لێ هاتووی منداڵ هەیەی بدۆزرێتەوە پەرەی ببترێت و بە ئاکام بگەێنێت بچێتە قۆناغی داهێنانەوە بۆ لای ئێمە داهێنان ناکرێت ئایا عەقڵ و هۆش و درکردنی مناڵی ئێمە کەمترە لە کەسێکی ڕۆژاوایی نەخێر لەبەرەوەی ئەو ئامڕاز و کرستانی ئێمە لە پرۆسی پەروەردە مامەڵی لەگەڵ تەلەبە پێەکەین پرۆسەیەکی چی هەڵەیە اینجا ئەم تەجروبەی کە ئێبەڕێستان ئەڵێن لە بەریتانیا لە ساڵی 1940 هەتا 1970 جێبەجێ کرا لە خودی ناوشاری لەندەنە لە سەدا 25 هەموو قوتابخەکان کرامە قوتابخانەی تایبەت زمانی دووەم و سێم خوێنرا لە بەریتانیا کەوە زمانی ئینگلیزی کە ماڵی زمانی تەکنۆلۆژیا و بازرگانی و سەردەم و پێشکەوتن و چییە لە دوای 40 ساڵ ئەزمونکردن گەشتنە ئەو قەنعاتەی کە ئێستا مەکتەبە تایبەتەکانیان لە هەموو بەریتانیا کردو بە لە سایە پۆین دوو بۆ ئەویش تەنها بۆ کۆمەڵێک کەسی وەکو پەنابەر یاخود کۆمەڵێک کەس بە کۆمەڵێک ئەرکی تایبەتی کە لە وڵاتە ماون بۆ ئەویان کردێتەوە نەک بۆ هاوڵاتی وڵاتەکەی خۆیان یعنی بۆیە ئێمە نابێت ئەو ئەزمونانەی کە وڵاتانی تر کردویانە ئەوەی کە زانست پێماناڵێ بە ئەزمون بین ئەوانە جارێکی تر بە هەڵە دووبارێکینەوە بەداخەوە دوونەوە سێنەوە بۆ هەڵەیە بەرین وەکو چۆن وەزارەتی پەروەردە لە 2015 بڕیارێکی سەقەتی دەرکرد هات بەبێ ئەوەی بڵێ بزانێت ماتماتیک و زانستی پۆلیەک و دوی بنەڕەتی کرد بە ئینگلیزی بۆچەر بیرکار هاتە هەولێر لیان پرسی وەکو ئەڵێت حەپەسا وتی چۆن ماتماتیک بۆ هاوڵاتی کورد بە زمانی ئینگلیزی پێڵێیت و ماتماتیک چییە؟ سین زەربی سات ئەمە بە سین سات بێ و ئەلف بێ پێ بێ و وەنێ ئەکسوایزێت بە یەک شتە بەڵام ئێمە ئەبێ بزانین کلیلی کردنەوەی کۆدەکانی مێشکی منداڵ بریتە لە چی بریتە لە زمانی دایکی وەکو وتم منداڵ تا پێش چوونە قوتابخانەی بەلایانی کەمەوە 14,000 زانیاری وەرگرتووە ئەرکی قوتابخانە و مامۆستا و ئەو کەرستانی بەکارێنێ
کارێکی کردنی ئەو زانیاریانە نەک جارێکی تر بێت ئەم منداڵە خەریکی کۆد وەرگرتن بێ بەمە ئەوترێکی بەوە ئەوترێکی بەوە جارە مناڵ لە ساڵ یەکەمیان بەس خەریکی وەرگرتنی چییە؟ ئەوەیە بۆیە ئەوترێت ئەو منداڵانی کە بە زمانی دایکیان ناخوێنن هەمیشە سەرپێیانە فێرە بن. باشە دکتۆرە با من سەرنجی جەنابە بزانم زمانی دووەم بە پێویستی ئەزانی لە ژیانی ئینسانە؟ بە پێی پێویستی بڵێ خۆی ئەوترێت ئینسان چەند زمان بزانێ ئەوەنە کەسێتیە ئەوەندە نەتەوەی ئەناسێ ئەوەندە دنیابینی هەیە بەڵام ئێمە بێ بزانین هیچ کەسێک ناتوانێت پراوپڕ زمانی دایک هیچ نەتەوەیەک بزانێ چونکە وەکوتم زمانی دایک لە سێمانگیەوە تۆ لەسکی دایکای لەگەڵ تۆیان لە دایکە بێ و گەورە ئەبێ من بمێت زمانی فارسی فێر بم ڕاست ئەتوانم زۆر شت فێر بم ئیدیەمیان پندیان کللتوریان چوچیان بەڵام ئەوە ناکات زمان کاتێک پێویستە کە وەکوتم بۆ بوارێک کە ئێمە پێویستمان پێ هەبێ بۆ پەرەپێدانی کەسێتیمان بێ بەڵام ئێمە گەر هات و خواردە ساڵی منداڵمان فێری زمانی دووهەم کرد ئەو بەرهەمانەی کە فێربوونی زمانی دووهەم لە گەورەیە بۆ مناڵ بۆ کەسێک سوودی لەوەرەگرێت ئەو منداڵە بە پێچوانەوە بە نەرێنی ئەشکێت سەریان. دکتۆرە با من پرسیار کەم ئێستا بینین یەکێک لە بازرگانیەکانێنی تقریبانەوە بۆ بازرگانی بە سەدان ڕێکخرا و پەیمانگای تایبەت بە فێربوونی زمان هەیە لە هەرێمی کوردستان بەردەوام جمەی دێ لە فێربوانی زمان. ئەمانە هەمووی پێویستیان پێ بۆیە خوێنن بە تایبەتەوەی کە پارێکی زۆری ژەدەن و چەندین سنتەری بەناوبانکێ لەسەر جەمهوریی کوردستان کە قوتابیان دەچن خۆیان فێرت توێ زمانی دووەمەکەن. بۆچی لە مناڵیەوە ڕای نهێنی لەسەر هەردوو زمان بۆچی بە تەمەنێکی گەورەوە بچێ خەریکی زمانی دووەم بێ؟ زۆرتەوە ئەوی جەنابەت ئەفەرمووی زۆربەی زۆری ئەوانەی کە ئەچنەوە دەورە نابین هەموو ئەوانن کە لە مناڵیشەوە لە قوتابخانە تایبەتەکان نابوون بەڵام بۆچی فێری ئەو زمانە بن بڕوا دەبێت زۆرینی زۆری ئەوانن دووهەمینیشان وەکوتم ئەگەڕێتەوە بۆ فەلسەفەی دەسەڵاتدارەتی ئێمە بۆچی ئەبێ مەرجی ئیشکردنی ئێمە فێربوونی زمانی دووهەم بێ ینی منە بێ زمانێکی تر بزانم ئەنجا لە شوێنێک ئیشم دەستکەوێ بە پێچەوانەوە ئەبێ مەرجی وەرگرتنی من لە کارێک فێربوونی زمانی دایک لە دایک و باوکان کە ناچار بڵێ لە هۆکارەکان تەبان ئێمە پرۆسەی پێگەیاندن 5 تەوەری سەرەکی 5 کەناڵی سەرەکیمان هەیە خێزانە دامەزراوە پەروەردەیەکانە کەناڵەکانی ڕاگەیاندنە لەگەڵ دامەزراوە کۆمەڵایەتەکان و فەلسەفە و دەسەڵاتدارەتی دەوڵەت و کۆمەلگاینەکانە ئێمە لە کەناڵەکانی ڕاگەیاندن لە هەر هەمویان ڕەواج بە زمانی دووهەمە درێ بەداخەوە فلانە کەسایەتی فلانە کەس باناوی نەهێنین لەبەرەوەی دوو کەلیمە ئینگلیزیە زانێتتر وازین ئەمە زۆر ڕۆشنبیرە ئەمە ئێمە هاتوین ئەم وێنایەمان ناوە بە دایک و باوکەکان ئەم وێنایەمان ناوە بە گەنج ئەم وێناین بە مناڵ کە چی بێت بە شکۆمەندی بە پیرۆزی سەیری زمانی دووەمکە و پێچوانەوە زمانەکەی خۆی بەلاوەکی سیرکات. دکتۆرە باسمان کرد زمانی دووەم بە شێکە لە پێویستی بۆ هەندێک کەس با فێری باسی ئەوشمان بۆ بکەیت جەناب پسپۆڕی لە بواری زمانە چۆن فێرە زمانی دووەم بین بۆ کەسێک کە پێویستی پێەیە باشترین ڕێگاکان چۆنەیە وەکو زانست چۆن سەیریان بابەت فێربوونی زمانی دووهەم بە پراوپڕی ڕێک فێربوو وەکو فێربوونی زمانی یەکەم وایە چۆن یەکەم جار منداڵ لە دەنگەکانەوە فێری وشەکانە بێ و ئەجا ئەڕات بۆ لێکدانی وشەکان ئەجا گرێکان ئەجا ڕستەکان بە هەمان شێوە ئێمەش بە هەمان پرۆسەمان هەیە تەمان ڕێبازی زۆر دیاری کراوە بۆ چۆنەتی فێربوونی زمانی دووەم ئایا لە گشتەوە بینەوە بۆ بەش واتە لەسەر ڕستەوە دەست پێ بکەین ئەو تاکە لە ڕستەوە فێر بێت بێتەوە بۆ وشە و دەستەواژەکان و دواتر کە ڕستە بچووکە زمانەوەنەکان یاخود بە پێشەوانەوە ئەکەوێتە سەر ئەو پەیمانگایە ئەو تیۆرە یاخود ئەو زانکۆی کار بۆ ڕێبازاکە یاخود بە پێچوانەوە لە بەشەوە ئەچینەوە بۆ گەشت بەڵام لە هەردوو جۆرەکەیان ئەکەوێتە سەر پرۆسەی هاوشێوەی زمان پژانی مناڵ کە ئەکەوێتە سەر ئەوەی گرنگترین شت کە لە پرۆسەی وەرگرتنی زمانی دووەمە هەیە ئەبێ ئەو کەسە کردارەکانی ئەو زمانە فێر بێت چکە ناوەکان ئاسانن بەڵام ئەوەی گۆڕانکاری لە زمانەکانە دروستەکان کردارەکان و کردەی کردارەکانن بۆی بۆ فێربوونی زمانی دووهەم وەرگرتنی کردارەکان کارێکی سەرەکیە بۆ فێرخواست باش ئەگەر سادەیکەینەوە چۆن بێنی سەرەتا وشە فێر بێت دواتر ڕستە یەکەم جار دەنگەکانە باڵچکێ دەنگ دەربڕینی لە نەتەوەی کە بۆ دەنگەکان هەر هەمان شتن ئێستا بۆ نمونە ئێماڵین چی ئێماڵین ئابێت سێ خوێندنی دەنگەکان عربی گەڵێ چی هەر ئەو دەنگەیە ئەڵێ ئەلیف بە تا ئینگلیزی گەڵێ ABC سویدیە گەڵێ ئەیا بیاسیا بۆیە دەرکردنی دەنگەکان خۆی بۆ خۆی جۆرێکە لە فێربوونی زمان کە فێری دەرکردنی دەربڕین دەنگەکان و گۆکردنیان بووی دواتر لەوە فێری وشەکانی ژەبێت چکێتەوە بێ هەر بە هەمان شێواز بخوێنیتەوە و دواترش لە لێکدانی وشەکانەوە ئەتوانی ڕستەکان بەرهەم بێنیت. کەواتەمە لە تەمەنەکان هەمووی بەپێی تەمەنەکان جیاوازی نیە بۆ فێربوونی زمان واتە لە تاکێکەوە بۆ تاکێکی کە بۆ وەرگرتنی بۆ فێربوونی کاتی زیاتری لەوانێ ئێستا بە کاتێکی زیاتر فێر ببم بەڵام هاوپیشەکەم بە کەمتر ینی
لە من کەمتر زووتر فێری ئەو زمانە ببێت بەڵێ ئەمانە جیاوازیەکانیان چۆنە؟ بەڵێ کۆمەڵێک پێوەرمان هەیە بۆ وەرگرتنی زمانی دووهام بۆ نمونە تەمەەن دەورە بینێ توانستی ژیری ئەو کەسە دەورە بینێت بەکارهێنان دەورە بینێت کارێکی کردن دەورە بینێت چەندێک تۆ ئەو زمانە وەرەگریت و بەکارێنج کە خودی خۆی زمان بەکارهێنانە شەرت نییە زۆرە دووشە لەبەر بێ بەڵام گرنگەوەی چەندێک ئەو شانە تۆ بتوانانی بەکاریان بێنی خۆت ڕستە و دەستەواژەی لە دروستکەی بتوانانی ئالوگۆڕی زانیارەکانی پێ بەڵام دکتۆرە زۆر جار ئێستا بینین کە کەسێک لە تەمەنێکی گەورەیە خۆی فێری زمانی دووەم دەکات عادەتەن کە فێریشە بێت و قسەشی پێ دەکات ئەزانی کە ئەمە ینی لەهجەکەی تەواو نیە بەڵام مناڵێ کە ئەبینی لە سەرەتای خوێندنیەوە فێری زمانی دووەم دەبینێ سێری لەهجەی بکە سێری قسەکردنی بکات ینی تەسەوڕەکەی مناڵی وەمان هەیە کە لە خوێندنگەی ئینگلیزیەکانە تایبەتەکانە فێری زمانی ئینگلیزی بۆ کاتێک قسەی پێ دەکات دەستی پێ ناکەی کە ئەمە کوردە ئەوە نەجوان قسەی پێکە بۆ بەداخەوە دکتۆر زۆر بەداخەوە بەڵام گەورەیەک ئەگەر فێر بێستی پێکە ئازایی بۆ ئێمە خەرەوە وتم پرۆسی زمان پژان هەر خۆی زمان پژان بە هەر کۆدێک پڕیکەیتەوە 10 ساڵی کامەڵە بێت یعنی ئێستا چۆمسکی ئەڵێ هەر مناڵێک کە لە دایکە بێ 1 ساڵی تەمەنی هەر مناڵێک لە هەر شوێنێکی دنیا هەیە وکو یەکوان بۆ نمونە لە دایکە بە یەکەم جار ئەگری اینجا گڕوگاڵکردنی گغەو بڤەکردنی دەنگکردن یعنی هەر مناڵێک لە هەر شوێنێکی دنیا بێ یەکەم جار 4 دەنگ دەرەکا لە هەژمانگیە لە هەر شوێنێکی دنیا بن ئەمە پێوترێت ڕێزمانێکی یونیڤەرسەلی ڕێزمانێکی جیهانی کە بە مناڵ دراوە بۆیە ئەم ڕێزمانە جیهانیە لە هەر شوێنێکی دنیا ئەم مناڵە کۆدێکی بۆ داخڵکەی ئەو بۆ کۆدە پڕێکاتەوە ئێمە مشکلەکەمان باشترین کات وەگەوەی کە بەڕێزت ئاماژە پێکرد دوای 10 ساڵی بێت نەخێر باشترین کات نییە دوای 10 ساڵی بەڵێ بەس پێش 10 ساڵی بە هیچ شێوێ نابێت بۆ چونکە ئێمە یەک پێڕەومان هەیە ئەو پێڕەوە کە بە کۆدێکی تر داخڵ کرد کۆدی زمانی دایکەکە ئەپوکێتەوە دکتۆرە لە ساڵی ڕابردوو ڕێک بە دیاریکراوی لە سەری ساڵە مقابلەی منداڵێکرا لە یەکێک لە کەناڵە ئاسپانیەکە منداڵەکە بە پەیامێرەکەی وت داوای لێبوردنەکەم ئەکرێ بە زمانی ئینگلیزی قسە بکەم لە کاتێکا مناڵەکە کورد بوو شتی زۆر لەسەر نووسرا بەکارە ساد ناوبرا تۆ چۆنە ڕوانیتە ئەم مقابلەی نێوان ئەم ڕاگەیەندکارە لەگەڵ ئەم مناڵەیە وڵا بەداخەوە پێش ئەو ڕاگە ئێمە لە 2015 کۆنفرانسێکمان کرد لە زانکۆی سلێمانی بەشی کوردی کۆلێجی زمان بە یاداشت بە کۆنفرانس بە توێژینەوە پێشکەشی وەزارەتی پەروەردەمان کرد کە ئەو ئارێشە و گرفتانەی کە لە پرۆسی زمان پژانی مناڵ ئەکەوێتەوە ئەگەر هاتوو بە زمانی دووهەم خوێندی چییە کەس وەڵامیان نایەوە یەکێک لەوانە جگەلەوەی کە ناتوانێت بە زمانی دایکی گوزارش لە ناخی خۆی کات ئەو منداڵە لە ئاکاما تووشی کێشەی دەرونی ئەبێت چونکە بۆ چواردەورەکەی بە کوردی قسەکەن ئەم ناتوانێت گوزارشتی لێ بکە بە کوردی تووشی دابڕانە بێت تووشی گۆشەگیریە بێت تووشی خەمۆکی ئەبێ بۆ چونکە ئێستا من خۆم زۆر گرفتاری ینی بەهۆی ئیشەکەم و خەڵک پرسیارم لێەکە هاوڕێی وام هەبووە منداڵەکەی لای دایکی داناوە منداڵەکەی لێک لە دایانگە تایبەتەکان بووە هاتۆتەوە لە دایانگە وتی بە نەنکی و تۆتی من برنجی ڕێدا خۆم دایکی نێزانەوە نەنکی نێزانەوە برنجی ڕێت چییە یعنی ئێمە ناڵێم مناڵمان سەر لێ شێواندووە یعنی ئەوەی فێری کوردیمان کردبێنە ئەوەی فێری ئینگلیزیەکەمان کردبێ ئەم منداڵە خۆی دێ چونکە پێڕەوە زمانەکەی کامل نەبوو ئەوێ کامەڵیکە وەکۆی جەنابی خاتون وتی ئەمیەت خۆی ڕێزمانێک بۆ خۆی دانێ خۆی سیستمێک بۆ خۆی دانێ بۆیە تەنها ئارێشەکەی ئەوە نییە ناتوانێت گوزارش لە خۆیکە دواتر ئارێشی کۆمەڵایەتی بۆ دروستە بێ دواتر ئارێشی پەروەردەیی دواتر ئارێشی زمانی تەنانەت بۆ زمانی ئینگلیزیش کە ئێمە هەمووی بە چەندین لێکۆڵینەوە ئاماژەمان پێداوە دەستی خۆش بێت دکتۆرە شیلان زۆر زۆر سپاس بۆ زانێرەکان سپاس بۆ تۆ زۆر بەخێر بێت بەڵێ عزیزان و خۆشەویستان ئەم تەوەرەیەمە پێشکەشکردن بۆ هیوایی کە هەموو لایەک مناڵەکانی بە شێوەیەکی زانستی فێرە زمانی دووەم بکا بۆی کە تووشی ئەم کاریزانە نەبێت کە دکتۆرە باسی کرد. وڵازان دەچینە لای ناوبڕێکی کورت و دواتر دەگەڕێنەوە لا هەرمی لەگەڵتان بەردەوام دەکەین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کۆمپانیای بەرەوبووی کشتوکاڵی ڕۆژین تاک
یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە، خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە، چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود! ئایا پێت وایە تەنها مناڵ ڕۆژانە شیرە خواتەوە؟ نەخێر! دکتۆر بەسامیش ڕۆژانە شیرە خواتەوە، چونکە ئازانێت پێکاتەی شیر چەند بەسوودە بۆ جەستەی کە پڕە لە کانزاکان و ڤیتامینەکان. بەڵام هەموو شیرێک نا، شیرێک کە سروشتی بێت وەک شیری ئاڵتونسا. تۆژی تر پێویستە ڕۆژانە شیر بخۆیتەوە. مەژدە بۆ کەسانەی کە ئارەزووی پرچێکی تەندروست و گەشاوە دەکەن. ئەوە پێتان دەڵێم شامپۆ و مکەیەفی زیێرا بەکار بهێنن. سوودەکانیان بەرهەمە ناوازەیە، ڕەگین و بەهێز و تەندروست دەکات، پرچ پرس و خاو دەکاتەوە، ڕێگری دەکات لە ئاشکانی سەری تاڵە پرچەکان، چارەسەری پرچی سووتە و بۆز دەکات، ڕەنگی پرچ جوان و بریقەدار دەکات، دەکات بە خاوەنی پرچێکی جوان و سەرنجڕاکێش. ئەم بەرهەمە لە ئێستادا لە سۆپەرمارکێت و دوکانی گیادەرمانی و سەیدەلیەکان دەست دەکەوێت. شامپۆ و مکەیەفی زێرا، باشترین شامپۆ بۆ بەهێزکردن و درەوشانەوەی قش. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵێ زان و خۆشەویستان خۆشحاڵین دوا و ناوبڕا هاتینەوە خزمە دێوی عزیز و خۆشەویست. میوەیەک کە ئێستا پێگەیشتووە و لە سەر زۆرێک لە شەقام و بازارەکانی بینین هەنجیرە. ئەم هەنجیرەش بە کۆمەڵک شێواز دەخورێ، هەم بە ئەوەی کە هەبێکەیتەوەی خۆیت و دوای ئەکرێ بە مرەبا و ئەکرێ بە زۆر شێواز. هاوکارمان ڤیدیۆکی جوان و ناوازی بۆ ئامادە کردوین لەسەر هەنجیری مەرگە کە هەنجیرێکی دیارە تایبەتە. سەیری ئەم ڤیدیۆ ئەکەین بە یەکەوە. گوندی مەرگەیە لە سنووری ناحیەی بنگرت بە هەنجیری خۆماڵی بەناوبانگە. ڕۆژانە لە مەرگەوە هەنجیر هاوردەی بەشێک لە شار و شارۆچکەکانی کوردستان دەکرێت. ئەم گوندە بە تام و لەزەت و باشی جۆری هەنجیرەکەی ناسراوە. ناوچەکەمان بە هەنجیر بەناوبانگە و کەشوهەوا و ئاو هەوای ناوچەکەمان و گوندەکەمان وا دەخوازێ و وا هەڵکەوتووە کە بۆ بەروبوومی هەنجیر زۆر بەناوبانگە و زۆر کەشوهەوایەکی لەباری هەیە بۆ دەستکەوتنی بەروبوومێکی جوان و باشی هەنجیر. گوندی مەرگا بۆ هەنجیر بە ڕێژەیەکی بەرچاو سێ جۆر هەنجیرمان هەیە، بەڵام بە پلەی یەکەم هەنجیری میرانەیە کە هەنجیرێکە بۆ بازارکردن ئێمە کەڵکی لێ وەردەگرین و ئەو هەنجیرە لەناو بازاردا خواستی باشی لەسەر و داهاتێکی باشتری هەیە وەک لە هەنجیرەکانی دیکە. بە پلەی دووەم هەنجیری خۆشناویە کە هەنجیرێکی جۆرێکی تایبەتە ئەو هەنجیرە کەڵکی لێ وەردەگیرێت بۆ وشکردنەوە. ساڵانە لە وەرزی هاویندا وشک دەکرێتەوە بۆ زستان هەڵدەگیرێت. جوتیاران و هاوڵاتیانی گوندی مەرگا دەڵێن ئەم ساڵ وشکە ساڵی کاریگەری لەسەر بەروبوومی هەنجیریش دروست کردووە. دەژڵێن حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان وەکو پێویست هاوکاری جوتیاران ناکەن. هەنجیری مەرگە ئەم ساڵ مەرگار بە هەنجیر بەناوبانگە و هەنجیرێکی تایبەتی و جوانی هەیە، بەڵام ئەم ساڵ لە چاو ساڵان بەرهەمەکە کەمی کردو بەهۆی شکە ساڵی و کەمی ئاوە بەرهەمەکە کەمی کردو و فەرقێکی هەیە لە چاو ساڵان. ئێواران لێرە بار دەکرێت و دەبرێت بۆ ئەلوێ سلێمانی لێوێ ساق دەکرێتەوە. گوندی مەرگە بە بەروبوومی هەنجیر بەناوبانگە بەروبوومێکی باشی هەیە و داواکاریەکی زۆریشی لەسەر لە شارەکانی هەرێمی کوردستان وەک سلێمانی و هەولێر و کەرکووک و ئەوانە زیاتر دەڕوا بۆ سلێمانی و لە ئەلوێ سلێمانی داواکاری زۆری لەسرە. بەهۆی نەبارینی بارانەوە ئەمساڵ ڕێژەی کەم بارانباری بەهۆی وشکە ساڵیەوە بەرهەمی هەنجیر چەند تەنێک کەمی کردووە لە چاو ساڵانی ڕابردوو. هەنجیر بەروبوومێکی هاوینەیە و لا بەشێک لا گوندەکانی
سنووری ئیداری ڕاپەڕین گرنگجێکی ئەوتۆی پێدەدرێت بە تایبەت گوندی مەرگا کە بەباشی جۆری هەنجیرەکەی و تام و چێژەکەی بەناوبانگە جوتیاران گلەی ئەوە دەکەن حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان وەکو پێویست هاوکاری جوتیاران ناکەن لا گوندی مەرگەی سەر بە ناحیەی بنگردەوە ڕێناس ئەرسەلان تایبەت بە پەیامی ڕۆژ بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست هاوکارانمان ڤیتیەکیان بۆ ئامادە کردوین سەبارەت بە ڕاوماسی لە دەریاچەی سیروان فەربوون با پێکەوە بینەری ئەو ڤیتیە بین. من ئیسماعیل عەلی لە سەیسایەق هاتووم ماوەی 15 ساڵە هاتوشوێ ئەم بەحرا ئەکەم دەوامەیە چواردە بە حەوتم لەو چواردەشەوە کە ئەکەومە ماڵەوە 8 شەو 9 شەوی لەم بەحرام خەریکی ڕاوم هیچ بۆ بژێوی ژیانش نییە و بۆ بێتاقەتی خۆمە و حەز و ئارەزووە و گرتومانەوەم بەحرەوە ئیتر ئیسا کاتی ڕاویشە بەدڵام گەرمە زۆر گەرمە جەوەکەی ئیتر ماسی کەم ڕاوەکە ئەو تا لەم هەفتەیشا 2 جار ئێران ئاوەکەی بەرداوەتەوە لەگەڵ زیاوکەمی ئەو بەحرا ماسیەکەش ئەترسێ و ڕاو ناکات تا ماسی کەمە بەهۆی ئەوەیە یەک گەرمە ئێرا تەنکاوە ئەم ماسێ نایەتە ئەو ئاوە گەرمە ئەچێتە قوڵاوە ساردە ئەم جاکە لە خوارەوە لەوە چێ ڕاوێ باشتر کە ئاوەکەی فێنکترە ئێرە گەرمە خۆی ناگرێت لەو گەرما و ماسیە ئیتر لەم کادا ماسیش کەمە و بڵێ زۆرە زۆرێ وا نییە تر چیە ئێمە حەز و ئارەزوویەکە ئەم خەڵکە توی بینی ڕۆژانە ئاچوێن بەحرێکە بەخوا هەمووی حەز و ئارەزوی خۆیەتیەت ئیتر بێتاقەتی 3-4 قوڵاپتێری ئاوەکو ئێمە دانیشێ بە دیاری و یا ئەیگرێ یا نایگرێ ڕاوچەکەی زۆر بووەم بەحرە کە ئەو ڕاوچێشی زۆر بووە ئەوەی کە بۆ بژێنی ژیانێ بۆ ڕاو ئەمانێک کە تازە فێری ڕاوبوون و خەریکی ڕاون نایڵ بەلامانەکانیش تۆڕەکانیان دابخات ئەمەی تۆی بینی لە قەراقەم ئاوا دانیشێ هەمووی بۆ بژێوی ژیانی هەمووی بۆ بێتاقەتی خۆیەتیەت ئەوەی کە بەلەمی پێ و خەریکی تۆڕەوە بژێوی ژیانی لەسەر ئەوەیە ئەینا ئەمانەی کە تۆی بینی لەم بەر وەکو ئێمە کە دانیش بەدیان قوڵا بۆ خۆمانە و بۆ بێتاقەتی خۆمانە بەس ئەوەی کە خەریکی بەلەمە و تۆڕی پێەوە ئەوە بۆ بژێوی ژیانی لەسەر ئەوەیە ئیتر لەم دەقاوەخوا ئەوانیش ماسی هەر کەمەگرن تۆڕەکەش یا ماسی هەر کەمەگرێ گەرمە یەکە هۆکاری ئەم ماسیەکە بۆ کەم بووەتەوە ساڵان ئێمە ئاهاتین کابرای کوردەوتی ماسی چاوی دەرەکەن ئێستا ئەم ماسیە کەم بووەتەوە بە کارەبا ڕاوی ئەکرێ بە تێنتی ڕاوی ئەکرێ بە دەرمان ڕاوی ئەکرێت لە چەمەکانە کە ئەم ماسەیە کاتی پۆلیەتی ئەچێ ئەو گەرادانێت لەو ئانا ڕاوچی زۆرە ڕاوچی زۆرە و بە هەموو ئەداوەتێکی قەدەغەکرا و ڕاو ئەکەن ئەو تێنتێکە ئەیتەقێنێت زەرەری زۆرە حال لە ماسیەکی بچکۆلەوە هەتاوەکو نەچێنێکی تیاوی ئەیکوژێ ئەم کارەبا لێدا ئەم ماسێ نەزۆکەکان نێشی کوژێ نەزۆکێگان نایڵێ گەرادا بنێت ئەمەش هەر زەرەری زۆرە یا ئێستا فێر بووە دەرمانی سەوزی بڕەکاتە چەمەکان و ئەم دەرمانە زەرەرێکی زۆر زۆری هەتا ئەو ئینسانە هەتا و ئاوە ئەگاتوە ناو ئەم بەحرە زەلامیش لێی بخوات ئەیکوژێت نەخواشڵا ئەو حەشراتە چی ماسی بێ چیکی سەڵ بێ بۆق بێ هەرچیە لێ بخوات تەیر لێ خوای کوژێت ئەم دەرمانە زەرەری زۆر زۆرە وەکاری کەمبوونەوەی ماسی لەم بەحرا هی ئەوەیە ئەگەرێتەوە بۆ ئەم ڕاوانە
لە سەی ساقی هاتووم بۆ بێتاقەتی هاتوین گەشتێکی خۆش بەسەر ببین و تا بەیانە مێنێن و بەیانە ڕۆین و بژێوی ژیانم لەسەر ئەمەنی و پێش بەرگەم و بۆ بێتاقەتی خۆمان هاتوین و کاتێکی خۆش بەسرە بین و هەر ئەوەنە چەکیانە خەڵک بەلەم لەم بەحرا بە تۆڕ خەریکە هەیە بە قولاب خەریکە شەو ڕۆژ لەیرایە هینی وایە خەڵکە ناسین 4 ڕۆژ لەیرایە بە قولاب خەریکە بەڵامی ئەمە وەکو خۆمان بۆ بێتاقەتی هێن تێن شەوێکە مێنین و بێەوە ناخۆش خواردنێکی خۆشە خۆین و ئەڕۆین و بەڵێ عزیزان و خۆشەویستان تەوەری دووەمی ئەمڕۆی پەیامی ڕۆژ باسی کۆتایی هاتنی کۆنگرەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دەکەین کە دوێنێ کۆنگرەکە تەواو بوو بە ئامادەبوونی 160 ئەندام کۆنگرە لە سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان و لە 5 پارێزگا سەرجەمیان لە پارێزگای شەهیدان لە پارێزگای هەڵەبجە سەرجەمیان کۆبوونەوە بۆی کە داهاتوو و ئیشی داهاتوی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دیاری بکەن. کۆنگرەکە لە بەلاغی کۆتاییە وا بازەکرێت کۆنگرێکی سەرکەوتوو بوو کۆنگرێک بوو پڕ لە گۆڕانکاری نوێبوونەوە دیارە لە ماوەی ڕابردوو لە کۆنگری ڕابردوو کۆمەڵی دادگەری کۆمەڵە گۆڕانکاری بەسەر چوارچیوە و سیاسەتی حزب داهێنا و هەر ئەمەش بووە هۆی ئەوەی کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان کۆنگرەی خۆی ببەستێت و کۆمەڵە گۆڕانکاری ڕیشەیی لە کاروباری ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە بەو هیوایی کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان زیاتر بکرێتەوە بەڕووی قوتابیان و سەرجەم خوێندکاران لە خۆی بگرێت. ڕێکخراوی قوتابیانی کوردستان چا بڕگەیەکی لە پەیڕەوی ناوخۆی خۆی گۆڕی و ئاواتی خواست کە زیاتر ڕێکخراوی قوتابیان بەڕووی قوتابیانە بکرێتەوە ئەمجارە سەرجەم چین و توێژەکان لە خۆی بگرێت و بە کۆمەڵی پرۆژەی نوێوە زیاتری خزمەتی قوتابیان بکە. ڕێکخراوی قوتابیانی کوردستان زیاتر لە 14 ساڵە بێت لە ساحەکە و لەگەڵ سەرەتای دامەزراندنی کۆمەڵی دادگەری کوردستان لە ساحەکەی و تایبەت خزمەتکردنی قوتابیان و چین و توێژی خوێندکاران و قوتابیان خزمەت دەکات. لە ماوەی ڕابردوو چەندین سکرتێری یەک بەیەکی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەرز بوونەتەوە بۆ پلەکانی تری حزب و بەردە سەرجەم سکرتێرەکان تا ئەوانەی کە سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان و تەنانەت ئەوانەی بە کاتیش وەریان گرتووە چوون بوون بە ئەندامی سەرکردایەتی. ئەمجارە لە کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان سکرتێری گشتی ڕێکخراوەکە گۆڕا و هاوکات دەستەی کارگێڕی و بەرپرسیون و سینگەش گۆڕانکاری بەسەردا 160 ئەندام کۆنگرە کە لە سەرجەم پارێزگاکان لەوێ ئامادە بوون هەمویان بە گروتینی گۆڕانکاری و نوێبوونەوە ڕویان کرد بۆ ڕێکخراوی قوتابیانی کوردستان و کۆنگرەکەی. ڕێکخراوی قوتابیانی کوردستان مەبەستیەتی زیاتر گرنگی بە پرۆژەکانی زانکۆ لاین بدات و زیاتر گرنگی بە بابەتی خوشکان و هاوکات قوتابیان خوێندکارە کچەکان بدا لە پرۆسەکانی خوێندن بۆی کە دوور بن لە کێشە و گرفت بوو و هەوگەدە و بابەتی کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەر بۆی دامەزراوە زیاتر ڕۆشنبیرکردن و پێگەیاندنی قوتابیان بووە. بێگومان ڕێکخراوی قوتابیانی کوردستان پرۆسەیەکی گرنگ بووە بۆ حزبی کۆمەڵی دادگەری و بەردەوام کاتیدا پێشکەوتوەکانی حیزبە بەرهەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بوون. سکرتێری گشتی گۆڕا بۆ مامۆلە کۆنگرەکە سکرتێری گشتی گۆڕا بۆ مامۆسا حەسەن کە لە ماوەی ڕابردوو دکتۆر بێسوون لە ماوەی 5 ساڵدا دکتۆر بێسوون سکرتێری گشتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و کە ئێستا هاوکات ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەریە و لە کۆمنێ و پرۆسەکانی هەڵبژاردن و مەکتەبی هەڵبژاردن خزمەتەکە. ئێستا سکرتێری گشتی مامۆستا حەسەنە. ئەوەی جێگای دڵخۆشی بوو لە کۆنگرەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان 3 کاندید بۆ سکرتێری گشتی ئەم ڕێکخراوە هەبوو. دیارە هەبوونی 3 کاندید ئەوە گەیەنێک کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە ماوەی ڕابردوو ئەندامی یەکجار بە توانای پێگەیاندووە بۆیە بەردەوام چێبڕکێکرێ لەسەر خزمەتی زیاتر. لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان جیاواز لە ئۆرگانەکانی تری نێو حزب بەردەوام کەسی پێگەیشت و لە نێو ڕێکخراوەکە هەبوون و ئەوەی جێگای سەرنج بوو هەر یەک لە کاندیدان لە پارێزگایەک بوون. ئەمەش جێگای خۆشحاڵی بوو بەوەی کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە سەرجەم پارێزگاکان خزمەتی کردووە بۆیە لە زۆرێک لە پارێزگاکان کاندید هەبوو و بە کۆتاییە لە پرۆسەی دەنگدانەکەیە 2 ئەندام لە شاری هەولێر بوون بە دەستەی کارجێڕی سکرتارێتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان یەکیان بەرپرسی ناوەندە و ئەوی تریش کارجێڕە بێت و هاوکات 3 کارجێڕ لە شاری هەولێر لە شاری سلێمانیش ئەمانش بوون بە دەستەی کارجێڕی و هاوکات
یەکێک لە سکرتێری گشتیمان خەڵکی ڕاپەڕینە تر ڕاپەڕینیان کردو هێتا سوپاس بخوا بەرهەمەکەی خۆین و مامۆستا حەسەن لۆتەری مامۆستا حەسەن عومەر ناسراو بە حەسەن لۆتەری بوو بە سکرتێری ڕێکخراوی قوتابیانی کوردستان. ڕێکخراوی قوتابیانی کوردستان کۆمەڵێک گۆڕانکاری کردووە ئێمە تۆزێکی تر میوانداری مامۆستا حەسەن سکرتێری گشتی نوێی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەکەین و بەیەک و گفتوگۆکەی بزانێ ئەوەی لە ینی جیاوازی چی ئەندامێک لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان بێ لەگەڵەوەی بەشداری لە چاڵکیەکان و ئەندام نەبێت لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان. بزانین ڕێکخراوی قوتابیانی کوردستان بەم هەمووە ناوەندەیە چ خزمەتێکی کردووە. بێگومان ڕێکخراوی قوتابیانی کوردستان جیاواز لە ڕێکخراوەکانی تر هیچ بابەتێکی پارە و داراییتیان نیە، بەڵکۆەوەی لەم ڕێکخراوە بین لێ خزمەتە و خزمەتکردنی سەرجەمچین و توێژەکانیەتی. ماوەیەکی تر پرۆسەی زانکۆلاین دەست پێکا کە یەکێک لە پرۆژە گەورەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان و بەردەوام ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە دوای خولی سەرکەوتن بە پرۆژەی زانکۆلاین ناسراوە. کەم پرۆژەیە قوتابیانی دەرچووی پۆلی 12 دەتوانن بەشداری تیا بکەن وە هەر لێرەوە حەزەکەم بە دایک و باوکان بڵێم کە ئەگەر قوتابیەکە هەیە و پۆلی 12 و شەڵاگەر دەرەجەی باشیشی بەدەستێناوە 20 پێرە بە ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆی کە باشترین زانکۆکانی بۆ هەڵبژێرێت. بێگومان ڕێکخراوی قوتابیانی کوردستان پرۆسی زانکۆلاینی وەکو پرۆسێکی بازرگانی سیر نەکردو و بەردەوام هەوڵی یاوە ئەم پرۆسەیە بە پرۆسێکی زانستی وەربگرێت و بە کەسانی پسپۆڕ و شارەزا و دکتۆرە بەناوبانگەکان سەرپەرشتی ئەم پرۆسەیەکە. بۆیە ئەمڕۆ قوتابیەکانتان لە نێو هۆڵی تاقیکردنەوەیان لەوەیە تاوەکو ئێستاکەش نەهاتبنەوە دایکان لەوەی هەر دڵیان لایەوە بێکە قوتابیەکانیان چ دەرەجەیەک دێنن هاوکاریان بن و دواتر بە ڕێکخراوی قوتابیانی کوردستانیان بسپێرن دڵنیان بن باشترین زانکۆکان و باشترین پەیمانگەکان و لەسەر خواستی قوتابیەکان ئەم ڕێکخراوە بۆتان دابینەکە. تاوەکو ئێستاکە گەر پەیوەندیتان بە ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە نەکردووە پەیوەندیان پێوە بکەن بۆی کە مناڵێکی زیرەک و ڕۆشنبیر و هاوکات پڕ لە نوێگەری و تەکنۆلۆژیاتان بۆ دروست بێ. ئێمە تۆزێکی تر سکرتێری گشتی ڕێکخراوی قوتابیانی کوردستان میوانمانە. بەڵام ئێستا با بچینە لای زۆر باشە دەستخۆش بەس پێم وا بێت ئاماژەت بەوە کرد کە لە هەولێریش وەک کاریگەڕ و دونا بێشە بەرپرسی نووسنگی ئەوەیت درۆزبایی لە یەکەین بەڵام ئەمیران زۆر وەزفی ڕێکخراوی قوتابیان و ئەم کۆنگرەی ئەم ساڵە کرد. جیاوازی ئەم کۆنگرەی لەگەڵ کۆنگرەکانی پێشوا چی بوو کە ئەوەندە تۆ بە گڕوتینەوە باسی کرد و ئایا پرۆگرام و بەرنامەی نوێی ڕێکخراوی قوتابیان چییە؟ شەیدا خەندیارە یەکێک لە گەورەی ئەم کۆنگرەوە بوو برا بۆ پارێزگایەکی بێناس خۆی کارەکەی ئەوەشمان پێ بوو بۆ برایە هەڵەبجەی شەهید پارێزگایەکی بێنازە ئەن لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە و هاوکات لەلایەن حکوومەتی عێراق و کۆماریشەوە بەڵام ئەم پارێزگای بێنازە بۆ ئێمە وەکو قوتابی کە بەڕاستی لە زۆرێک لە قۆناغەکانە کیمیابارانی هەڵەبجە خوێنی وتمان کاکە ئێمە بێ بە کردار وەفامان هەبێ بۆ ئەم شارەیە بۆیە کۆنگرەکەی خۆمان و شوێنی گۆڕانکاری خۆمان بردەوەوێ و بەڵێ دڵمان بەم کۆنگرەیە خۆشە چووکەم کۆنگرەیە بەڕاستی لە دوای کۆنگرەی کۆمەڵی دادگەری دێ کۆمەڵی دادگەری لە کۆمەڵی ئیسلامی و بوو بۆ کۆمەڵی دادگەری کەمە هەر لە ناو نیشانەکەەوە ئەبینی گۆڕانکاری دەستی پێکرد و هاوکات لە ناو لە ناو ڕێکخراوی قوتابیانی ئەم گۆڕانکاری دروستی کرد بێگومان ئەم گۆڕانکاریەوە بە تایبەتیشکە لەسەر ڕاستپاردەی بەردەوانی سەرکرداتی کۆمەڵی دادگەری ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئیتر زیاتر بەڕۆی خوێندکاران و سەرجەم ئاین و ئاین و بیر و ڕاو میلەتەکانە ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە ئەکرێتەوە کە بەڕاستی ئەمە جێگای دڵخۆشیانی ڕێکخراوێکی جاران ئیسلامی ئێستا دادگەری هاتووە خزمەت دەکات و بەڕاستی شەیداخان من حەزەکەم باسی یەک خاڵی سەرکەوتنی ڕێکخراوی قوتابیانی کوردستان بکەم. ئەم ڕێکخراوەیە جیاواز لە ڕێکخراوەکانی تر لەوەیە هەر یەک لە بینەرانمان ئێستا هەست بەوە بکەن کە بە سەدان ڕێکخراو هەیە لە هەرێمی کوردستان و زۆرێک لەو ڕێکخراوانە ئێستا لەگەڵ دکتۆرە شیلانیش لە ڕابردووە باسمان کرد بووە بە بازرگانی و بە $100 سەرڤەکەن مانگانە یان بە $100 داهاتیانە مانگانە بۆ فێربوونی زمانی دووەمیان خولەکانی پۆلی 12 کە ئێستا لەوانەیە بەشێکی زۆری و قوتابیانی کە ئێستا لە هۆڵەکانی تاقیکردنەوە منیان دەرهاتون کە هیوام وایە نەمرەیان باش بێ خول و دەوراتیان کردو بەڵام ئەم ڕێکخراوەیە بەڕاستی ڕێکخراوی هەژاران بووە ڕێکخراوی قوتابیانی کوردستان ڕێکخراوی کەم دەرامەتان بووە ڕێکخراوێک بووە کە بۆ خەڵکی بۆ خەڵکانە دامەزراوە کە هەوێ زانست فێر بوون بەڵام توانای داراییان نییە بۆی بەڕاستی پێم وایە بەشێکی زۆری ئەوەی کە ڕۆژێک ڕێکخراوی قوتابیانی ناسی بێ شانازی بە دەستکەوتەکانی ڕێکخراوی بەڵام ئەمران ئەوەندەی من سەرنجم هەبێت لەسەر ئەم کۆنگرێ پێم وابێ بەشداری خانمانتان کەم بوو هۆکاری ئەمە بوو وابزانم یەک کچتان وەک ئەندام
دەرچووە پێم وای بەگەر بە هەڵیان نەچوو بم ڕاستە ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەر بەجددی ڕێکخراوێکی زۆر پیاوەیە بە ڕووی خوشکان و ئافرەتانە ئەبینین لە زۆرێک لە زانکۆکانیش ینی ڕێژێکی بەڵام تا ئێستا نەشمان بینیوە کە بۆ سکرتێری خانمێک خۆی کاندید بکات چی پێین کاندید نییە بەڵام ئەمە ئەبێەوە بزانین ئێمە کچێکمان هەبوو بە ئێستا بۆ بەکار جێڕگەوە تاعێنی ستارەخانمان هەیە ئێستا ئێمە کچێکمان هەیە لە نێوان چوار کەسە کچێکمان دەرچووە سانی پێم وابێ بەس ئەوەندامەتانێمیش ئەو سەرنجەم بۆ دروست بۆ هۆکاری ئەمە بۆ لە نێوان 12 کاندیدا بەس هۆکارەکە هەیە کە خانمان ینی لە ناو ڕێکخراوی قوتابیانە خوشکانتان خۆیان کاندید ناکەن یا ڕێیان پێ نادرێت یا ئەوەیە کە ژمارەیان سنووردارە و ئەوەندە ئەتوانن بەشدار بن جیاوازی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لەگەڵ ئۆرگانەکانی ترە حزب ئەوەیە کە هیچ مەرجیەکی ڕەگەز لە خۆ کاندیدکردانە بوو بەڵام ئەوە خۆکارەکەی بۆ خۆیان نەگەڕێتەوە خوشکانن کە لەوەیە زیاتر نێنە پێش یانیش ئەبێ شەیداخانەی مە شتێک بزانین ینی پێگەیشت و تریشمان هەیە ئاساییە خوشکان ئەمە نابێ ئەم ڕاستێ بشارینەوە لە نێو کۆمەڵی دادگەری درەنگ هاتنە ناو سەحوەکە و بزاتیش کاری ڕێکخراوەی و کاری حزبی بۆیە دەکرێت لە ساڵانی داهاتوو ئێمە سکرتێری ئافرەتیشمان هەبێ کە شانازی پێوەکەی نەگەر سکرتێرێکی ئافرەتمان هەبێ و بەیەکەوە کار و خزمەتکەین هەرچەندە دڵنیام و سکرتێرانش کە لەوەی مامۆستا حەسەن تۆزێکی تر لەگەڵ مامەژدار بێت جیاوازیان لە نێوان ڕەگەزانە کردووە زۆر باشە زۆر بە جوانی و زۆر بە قوڵی باسی گۆڕانکاری ئەم کۆنگرەوە کرد کە گۆڕانکاری نوێ بەڕێوەیە ئەو گۆڕانکاریانەتان چین دیارە بزانم تۆکو بەرپرسی نووسنگی هەولێر ئەو بەڵێنانەی کە یاوتە بە قوتابیان کە لە خزمەتیان ناوی بەڵێنتان چییە گۆڕانکاریتان چییە ئەتەوێت چ گۆڕانکاریەک پێی تۆ چ جیاوازیە کە هەبێ لەگەڵ بەرپرسی پێشووی نووسنگی هەولێر ئەوی خۆشە پێشووتر بەرپرسینە بۆ جیاوازیمان نابێت زۆر باشە جای بەڵێنەکانی چییە بێگومان ئەوەی شەیداخام بەلای ئەمە و گرینگە کۆنگرەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دوای کۆنگرەی کۆمەڵی دادگەریە کۆمەڵی دادگەری لە کۆنگرەکەیە هاوڵاتیان و هاوکات ئەندامانی کۆمەڵیش بینیان کۆمەڵی گۆڕانکاری زۆر ڕێشەیی کرد و گەورەترین گۆڕانکاری کە ئێمە شانازی پێوەکەین و جاران لە ڕابردوو ڕخنەمان لێگیرە کە کۆمەڵ بە جۆرێک لە جۆرەکان داخراوی پێوە دیارە بەڵام ئێستا کراوەتەوە بەڕووی هەموو کەسێکە بۆی ڕێکخراوی قوتابیانیش لە هەنووکاتێکی وەکو ئێستاکە کە کۆڕۆناش بەرز بۆتەوە کۆنگرەی بەستی بۆ و ئامانجەیە کە زوو پلانەکانی کۆمەڵی دادگەری جێبەجێکات و بەڕووی قوتابیان و خوێندکارانە بکرێتەوە ئەمە پێم وابێ شتێکی کەم نییە کە تۆ دەرگا و فراوانکەیت و دەرگا واڵاکەی بوو هەموو چین و توێژ و تەنانەت لە ئامانجی ڕێکخراوی قوتابیانی کوردستانیشە ئەوە جێگیر کرا کە ڕێکخراوی قوتابیانی کوردستان خزمەت دەکات بەبێ جیاوازی ڕەگەز چین و توێژ و ئاین واتاگەر بێت و قوتابیەکی غەیری دین و کریستیان بۆ نمونە لە ڕێکخراوی لە یەکێک لە قوتابخانەکانە پێویستی بە هاوکاری ڕێکخراوی ئەمە بەبێ جیاوازی خزمەتیەکەن بەبێ گومان مافی خۆی هەیە و واتوانێت مافی خۆی لە بەرپرسانی ڕێکخراوی کۆنگرەتان باسە لەوە کرد کە بە سەرکەوتوی ئەنجام درا و کۆتایی بەکارەکانیان هیچ کێشە و گرفتێکتان بۆ دروست نەبوو سپاس بۆخوا قوتابیان ڕوتینیان زۆر بوو لەم کۆنگرەیە بەڵام ئەوەی کە خۆش بوو قوتابیڵێن خوێنی گەرم و گەنجیش خوێنی گەرمە ئەکرێ گرفتیشە بێ بەڵام برایەتی و خۆشەویستێکە و پەروەردەکردنمان لەسەرەوە بابەتانەی کە جاران ڕێکخراوی قوتابیانی کوردستان لەسەری پەروەردەکردوین کە بەڕاستی بە شانازیەوە پەروەردەیەکی ئیسلامی کردوین پەروەردەیەکی کردوین کە نەک کێشە و گرفتمان بۆ خۆمان نەبێت و لەناو خۆمان نەبێت بەڵکو کێشە و گرفتی خەڵکیش سارە سەرکەیت وی بە شانازیەوە هیچ کێشە و گرفتێکمان بۆ نەبوو دەی سەرکەوتوبوونی ئینشاڵڵا بەڵێ بینەرانی عەزیز تا ئەوەندەی میوانەکەمان ئامادە دەبێت و دەچینە سەر تەوەری دووەم و گفتوگۆی زیاتر لەبارەی کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی قوتابیانی کوردستانەوە دەکەین دەچینە بڕگەی زانیاری و زانیاریەکمان بۆ ئامادە کردوون لەسەر سعیدی نۆڕەسی فەرموون با پێکەوە بینەری و زانیاریە پێ سعید نورسی ناوی تەواوی محەممەد سعید میرزا علی لە ساڵی 1970 زاینی لە شاری بەدلیس و قازای هیزان و شارۆچکەی ئیسپاریت و لە گوندی نورس ئێستا پێی دەڵێن کە پیرلی لەدایک بووە باوکی ناوی میرزایە و دایکیشی ناوی نوریەیە سعید نورسی بە ناوەکانی زانای سەردەم بەدیع و زەمان و مەلا سەعید و مەلا سەعیدی مەشهور و سعیدی نورسی و هەروەها بە سعیدی کوردی ناسراوە یەکەم دەستپێکردنی خوێندنی لە گوندی نورس لە لای کاک عەبدوڵڵای براگەورەی بوو
لە تەمەنی 9 ساڵیدا لە ساڵی 1970 زاینی چوو بۆ گوندی تاغ و لە قوتابخانەکەی مەلا محەممەد ئەمین ئەفەندی دەستی کرد بە خوێندن. لە ساڵی 1970 زاینی قوتابخانەی تەواو کرد. لە تەمەنی منداڵیدا لە کاتی دەرس خوێندنیدا گفتوگوی زۆری لەگەڵ مامۆستاکانی دەکرد، بەڵام قوتابیەکان ئەمەیان پێ ناخۆش بوو و ئیرەییان پێدەبرد و هەندێک جاریش دەبوویە شەڕیان. سعید نورسی بە هۆی تێگەیشتنی لە بابەتە هەرئاڵۆزەکان و بە ماوەیەکی کەم کتێبی لەبەردەکرد و بابەتە زانستیەکانی با قۆڵی دەزانی بووە هۆی سەرسامی مەلا فەتحوڵڵای ئەفەندی کە لە تەمەنی 15 ساڵیدا لەلای ئەو مامۆستای دەرسی دەخوێند، بەو هۆیەوە نازناوی بەدیع و زەمانی لێنا. ژیانی نورسی وەک خۆی لە کتێبەکانیدا باسی دەکات بە سێ قۆناغدا تێپەڕیوە: سعیدی کۆن و سعیدی نوێ و سعیدی سێیەم. تا تەمەنی 45 ساڵی بە قۆناغی سعیدی کۆن دادەنێت. سعیدی کۆن خزمەتی ئیمان و ئیسلام بە ڕێگەی سیاسەت دەکات، بەڵام بەو ڕووداوانەی کە دواتر بەسەری دێت بە تەواوی ڕایدەگۆڕێت و دوور دەکەوێتەوە لە سیاسەت. نورسی یەکەم کەسە کە هەوڵی داوە بۆ دامەزراندنی زانکۆ لە کوردستاندا و کردنەوەی قوتابخانەی کوردی و خوێندنیوانەی زانستەکانی سەردەم، شانبەشانی زانستە ئاینیەکان، هەروەها شارەزایی هەیە لە زانستەکانی کیمیا و فیزیا و زیندەوەرزانی و جیۆلۆجی و بیرکاری و گەردونناسی و جوگرافیا. سعید نورسی گەورەترین کەسایەتی کوردی ئەم سەردەمە و مەزنترین زانایە کە لە دوای مەولانا خالیدی ناقشبەندی لە ناونەتەوەی کووردا هاتووەتە دنیاوە و ناوبانگی گیانی بۆ دروست بووە و لە ڕووبەرێکی فراوانی سەرزەویدا سوود لە بەرهەمەکانی وەردەگیرێت. سعید نورسی زیاتر لە 130 کتێب و نامیلکەی لە ژێر ناونیشانی سەرجەمی پەیامەکانی نووردا نووسیوە و بەڵاوی کردوونەتەوە، کە تا ئێساش کاری وەرگێڕان تێیاندا بەردەوامە و نووسینەکانی بۆ سەر زیاتر لە 20 زمان وەرگێڕدراون. لەو کاتەی کە سعیدی کۆن گۆڕا بە سعیدی نوێ، کتێبی فتوح الغەیبی شێخ عەبدولقادری گەیلانی کاریگەریەکی گەورەی دروست کرد لەسەر سعید نورسی. باشی زۆری پەیامەکانی نور لە سەردەمی سعیدی نوێدا نووسراوە، بە کورتی سەبارەت بە جیاوازی نێوان سعیدی کۆن و سعیدی نوێ. سعید نورسی دەڵێت سعیدی کۆن زیاتر بە پێی مێشکی دەڕۆیشت، بەڵام سعیدی نوێ هەم بایەخ بە مێشک دەدات و هەم بە دڵیش. و لە دوای بەندینخانەی ئافیۆن لە ساڵی 1948 بە قۆناغی سعیدی سێیەم دادەنرێت. سعیدی نورسی بۆ خوێندنی زانستە گشتیەکان و زانستی ئیسلامی دەمێک بوو بیری لە دروستکردنی زانکۆیە کردبوویەوە و بۆ گەیاندنی داواکەی با حکومەت لە ساڵی 1970 چوو بۆ ئەستەمبوڵ وەک برایەتی کردنێک لەگەڵ زانکۆی ئەسهەر لە میسر. ناوی مەدرسەت و زەهرای لەم زانکۆیە نابوو. مەبەستی سعید نورسی لە دروستکردنی ئەم زانکۆیە خوێندن بە هەر سێ زمانەکانی عەرەبی و تورکی و کوردی بێت و بابەتەکان بابەتی زانستە گشتیەکان و زانستی ئیسلامی بێت. بەڵام لەو سەردەمەدا حکومەت وەڵامی نەبوو. لە ماوەی ساڵانی 1925 تا ساڵی 1952 بە هۆی نووسینەکانی و بێدەنگ نەبوون بەرامبەر زۆڵمی دەسەڵاتدارانی ئەو سەردەما چەندین جار زیندانی دەکرێت و دوور دەخرێتەوە. سعید نورسی لە ساڵی 1911 لە کتێبی منازەرەتدا دەڵێت مردن ڕۆژی نەورۆزی ئێمەیە. لە 23 ئازاری ساڵی 1960 دوو ڕۆژ دوای نەورۆز و لە شەوێکی کۆتاییەکانی ڕەمەزاندا لە شاری ئورفا وفاتی کرد و لە گۆڕستانی خەلیل الڕەحمان نێژرا. بەڵام لە 12 تەموزی ساڵی 1960دا لەلایەن حکوومەتەوە گۆڕەکەی تێکدرا و برا بۆ شوێنێکی نادیار. یەکێک لە وتە بەناوبانگەکانی کە دەڵێت ئەگەر دوژمنت دەوێت نەفسی خۆت بەسە، ئەگەر ئامۆژگاریشت دەوێت مەرگ بەسە.
بەڵە بەڕێزان وەک پێشترا ماژەمان پێگرت کە تەوەری دووەمان تایبەتە بە کۆتایی هاتنی کارەکانی کۆنگرەی شەشەمی ڕێکخراوی و قوتابیانی کوردستان گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان کە ویژ زۆر بەڕێز مامۆستا حەسەن عومەر سکرتێری ڕێکخراوی و قوتابیانی کوردستان. مامۆستا زۆر بەخێر بێیت سەرەتا پیرۆزباییشت پێێتین وەگەوێتەوە سکرتێری ڕێکخراوی و قوتابیانی کوردستان دەرچووی. مامۆستا کۆنگرەکەتان کۆنگرێکی چۆن بوو ناومان ناسەرەتاگەوتمان کۆنگرێکی سەرکەوت و حەسەکەین سەرکەوتنی و کۆنگرەمان پێ بڵێ لە چیا بوو؟ زۆر باشە. بسم الله الرحمن الرحیم. من زۆر سپاسان دەکەم شەیدا خان مامۆستا عیمران. لە ڕاستیدا الحەمدلله کۆنگرەکەمان لە دوو ڕۆژدا دوای جێبەجێکردنی کارەکانی کۆنگرە وەکو بینیتان جەنابتان ڕووماڵی زۆربەی بابەتەکانتان کرد. الحەمدلله کۆنگرەکەمان کۆنگرێکی سەرکەوتوو بوو. لە ڕاستیدا ئێمە کۆنگرەکەمان منافەسە و کاندیدی تێدا بوو، کێبڕکەی تێدا بوو کە یەکێکە لە شتە جوانەکانی کاری ڕێکخراوەی و منافەسە و منافەسەکاری لەناو کاری ڕێکخراوەییدا بەم شێوە جوانە بەم دقەتە جوانەوە بە قەناعەتی من جێگەی هەڵوێستەکردنە و جێگەی ئەوەیە کە دەستخۆشیمان لێ بکرێت و خەڵک تەماشامان بکات و سەرنجمان ینی بەڕێی ئێمەدا بڕوا بەڕاستی بە کاری ڕێکخراوەی سیاسی کە دیکە ئێمە سێ کاندیدی بەهێز بووین لە ڕاستیدا ڕکابەری باش بووین ینی بەسەراحەتەن. بەڵام الحەمدولله بە گیانێکی زۆر تەبایی و برایەتیەوە توانیمان لە ناو دوو ڕکابەر هەبوو مامۆستا دوو ڕکابەری ترم هەبوو. بەڵێ سوپاس بەخوای گەورە لە ئەو ڕکابەرانە کە هەریەکەیان شایانی ئەویان تێدا سکرتێری ڕێکخراوی و قوتابیان بن و کەسی شایانن بۆ خزمەتی کاری ڕێکخراوەی لە هەرێمی کوردستاندا و کەسی پێگەیشتون الحەمدولله. بەڵام لە دوایەوەی کە دیارە خوای گەورە قەدەری وا بووە بەشدار بووە بە ڕێزەکان لە کۆنگرە دیارە متمانەیان بە برای خۆیاندا بەرحاڵ ئەوە دەسەلمێنێک کە ئێمە توانیمانە قۆناغی باش بڕین لە کاری ڕێکخراوەییدا و گەیشتوونە قۆناغی باش دەکرێت بڵم گەیشتوونە قۆناغی کامەڵبوون و پێگەیشتن کە من وا دەبینم لە ناو ڕێکخراوەکانی تردایان لە ناو کایەکانی تردا تا ڕادێک ئەم کێبڕکێ کەمتر بێت. مامۆستا پێشتریش لەگەڵ عیمرانە تۆزە لەسەرم کۆنگرەیە گفتوگۆمان کرد لەسەر و بابەتە قسەشم کردوتم خوشکان بەشداریان کەم بوو ڕێژەی خوشکان و کاری ئەمە بوو. وەڵاهی ئەمە بابەتێکە بوو لە کۆنگرەدا کە ئێمە هیچ کادیرێک جگە لە مەکتەبی سکرتاریەت نەمانهێنا بۆ ناو کۆنگرە واتە ڕاستی خۆ لە ڕێگەی هەڵبژاردنەکانەوە ئەندامانمان داخلی کۆنگرە کرد. ئەمەش بوو بە هۆکاری ئەوەی کە بەڕاستی یعنی یەکێک لە هۆکارەکان بوو کە ئەندامی کۆنگرەی خوشکان کەمتر بوو و پاڵەوراو کەمتر بووە. لانێکی تریژ لە ڕاستیدا ئێمە قوتابین مامۆستای بەڕێز ڕێکخراوەکەمان ڕێکخراوێکی قوتابی زۆربەی ئەو قوتابیانەی کچ زیاتر حریصە لەسەر بابەتی خوێندن و التیزامکردن بەشێکی زۆر لە قوتابی کچەکانمان کە لە دەورات و لە خوێندندا بوون دەریش دەچوون داون کاکە ئەمە سەحب دەکەین بۆ هۆکارەکەی بۆ خۆیان دەکرێت یەکێک لە هۆکارەکانی خۆیان بوون. ینی بەڵحاڵ ئێمە مافی تەنانەت ئێمە کۆتامان نییە لە ڕێکخراوی قوتابیان بۆ خوشکان ئێمە بەڵکو مافی خاوەنددارێتی تەواومان هەیە بۆ خوشکان بۆ قوتابیانی کچ لە بڕکەکاندا و هیچ سانسۆرێکمان نییە بۆ ئەوەی کە خوشک ببێتە بەرپرسی ناوەند و بەرپرسیارەتی یەکەم لە سنووری ناوەندەکانی داوت بێ. لە ڕاستیدا دەکرێت بڵین مافی تاوامان بە خوشکە بەڕێزەکانمان داوە لە قوتابیان سەرکەوتوو بن ئینشاڵڵا. مامۆستا کار و پرۆژە و پلانی نوێت چییە بەڕێز بۆ سکرتێری ڕێکخراوی و قوتابیانی کوردستان؟ بەڵا بەڵێنەکانم لە عیمران کرد مامۆستاوتم بەڵێنەکانی چی بەرپرسی نووسینگای هەولێر وەڵامی نەیەمە مامۆستا بەڵێنی زۆر باشی داون بەس بەداخۆ لە دوای کاندیدبوونی لە نوێی بەڵێنەکان ڕازۆی کرد بەڵێنەکانمجێبەجێ دەکەم. وەڵا الحەمدولله لە ڕاستیدا ئەمە برا بەڕێزەکانی خۆمان لە پێشەوە ئەو بەڵێنانەی کە داویانە حەد لێمکان توانیویانە بەڵێنەکان جێبەجێکەن. من برای بەڕۆز و خۆشەویستم کاکتۆر بێستون کە 5 ساڵ لە خزمەتیدا بووم لە ڕاستیدا ئەمە بەهۆی ئەم حاڵەتی کۆڕۆناوانەوە کۆنگرەمان تۆزێک تاخیر بوو 5 ساڵ لە خزمەتیدا بووین بڕواتە بێ ئایماوەسا ئەو پەڕی جهد و توانای خۆی لە خزمەتکردن بەو بەڵێن و بڕیارانەی کە داوێتی لە کۆنگرەدا بۆ بەشداربەکانی توانیوێتی جێبەجێکەوە دایکە و ئەو ستافەی لەگەڵی بووین لە خزمەتیدا بووین بەو پەڕی جوهدەوە ئیشمان کردووە کارمان کردووە. یعنی ئێمە خەڵکێکین بەڕاستی التیزام دەکەین بە ئەو بەڵێن و وعدانێکە بە خەڵکی خۆمانی دەدەین. بەڵام بەڵێنەکانی ئێمە لە ڕاستیدا مامۆستاشەیدا ینی کێشەیەک لە هەرێمی کوردستاندا هەیە پێی دەوتە کێشەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستاندا قەیرانی پەروەردەی کە ئێمە بۆ معلوماتە 1,742,000 قوتابیمان هەیە
یعنی دەزانی مامۆستای بەڕێز ئێستا لە 159 قوتابخانە WC بۆ قوتابیان نییە. دەزانی مامۆستا ئێستا لە نزیک بە 350 قوتابخانە WC بۆ مامۆستایان نییە. یعنی ئەمە قیرانی زۆر گەورەمان هەیە لە هەرێمی کوردستان لە بواری پەروەردەدا. ئێوە ئەتانەوێ و لە هەوڵدان کە بتانەوە ئەم کێشانە بۆ خوێندکاران بۆ قوتابیان بێگومان چارەسەر خۆتان. لە ڕاستیدا ئەمە تەڕاجوعێک هەبوو بەهۆی کۆڕۆنا و ئەوانەوە کە ڕێکخراوەکان لینکمان نەما کە من یەکێک لەو وعد و بەڵێنانەی کە لە کۆنگرەدا ئەویش ئەوەیە کە ئێمە بتوانین بەڕاستی فیدراسیۆنی ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکان بکەینەوە فیدراسیۆنێکی فعلی و ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان داینەمۆی ئەم بابەتە بین و زیندووکەرەوەی ئەو بابەتە بین و هەر لێرەشەوە بەڕاستی من داوا دەکەم کە ڕێکخراوە قوتابی خوێندکاریەکان بەجددی بێنە سەر خەر لەسەر ئەم بابەتە و مفاتحەی یەکتری بکەین و پشتیوانی یەکتری بکەین بۆی بەڕاستی پرۆسی پەروەردە ئەمانەتێکی گەورەیە لە هەرێمی کوردستاندا کە لە قەیانی زۆر گەورەدایە. ئەگەر ئێمە بەدڵسۆزی نین ڕوبەڕووی ئەم بابەتە نەبینەوە دوایی بەڕاستی چ جوابینەوەکانمان دەینەوە بڵێن ئێمە کۆمەڵێک ڕێکخراوبین لە هەرێمی کوردستاندا چیمان کرد بۆتان. یعنی لە ڕاستیدا ئەمە ناتوانین پارە بدەین بە فێرخواز و قوتابی بەڵام خۆ توانین خزمەتی معنەوی بکەین و توانین زەخت بکەین لە لایەنی معنی کە وەزارەتە کە حکوومەتی هەرێمی کوردستانە کە کاکە ئەو قەیرانانەی کە هەن یعنی ڕۆژ بە ڕۆژە تۆ قەیرانەکان گەورەتر دەبن کە ئێمە وەکو ڕێکخراوەکان پەیوەندیمان هەبێ بەڕاستی دەتوانین ڕۆڵی زۆر باش ببینین لەسەر پەروەردە و لەسەر پرۆگرامەکانی پەروەردە و لەسەر ئەو کێشە گۆرانەی کە لەناو پرۆسی پەروەردە و فێرکردنی لە هەرێمی کوردستاندا هەن. مامۆستا داخل من حەزەکەم یەک بابەت بپرسم کە بەلای منەوە زۆر گرینگە. مامۆستا لە ئێستا بە سەدان ڕێکخراو و بە سەدان میدیا قسمە کراوەتە خزمەت بە جۆرێک لە جۆرەکان گۆڕینی پەروەردەی خەڵک و تایبەتیش گەنجان کە زۆر کاریگەرن بە یەکەوە پێوە. ڕێکخراوی قوتابیانی کوردستان بۆ پەروەردەکردنی گەنجان و هاوکات قوتابیان چیەکە بزاتیش پەروەردەی ئیسلامی؟ خۆتان دەزانن مامۆستا الحەمدوللا ئیشمان لەو بابەتە زۆر کردو لە ڕابردوودا بەڵام وعدەکانمان نوێکردنەوە ینی بەڵێنەکانمان نوێکردنەوە کەمە بە دیزایانی نوێ بە ئالێتی نوێ بە شێوازی نوێ ڕاگەیاندن و سوودەرگرتن لە سەرجاوە مەزدەڕەکانی ڕاگەیاندن ئێمە بتوانین گۆڕانکاری لە میکانیزمی پەروەردە و گەیاندنی میکانیزمی پەروەردەدا بکەین. طبعا یەک لەو هۆکارانی کە ئێمە تا ئێستا وەکو ڕێکخراوی قوتابیان مستەفید نەبووین بە دەرەجە یەک ڕاگەیاندنی بیستراوی ئەو تەلەڤیزیۆنە مەحەلیانەی کە هەیە بەڕاستی یەکێک لەو شتانەی کە ئێمە زۆر تاکیدمان لێکردەوە کە بتوانین لە قۆناغی ئەم 4 ساڵەی ئایندەدا ئەگەر بە پشتیوانی هەموو لایەک بتوانین ئینشاڵڵا کەناڵێکی پەروەردەی تایبەت بە قوتابیان لە هەرێمی کوردستاندا ئێمە سەرپەرشتی بکەین و بتوانین ڕۆڵێکی باشی پەروەردەی لەو بارەدا ببینین. وەلایەنێکی تر بەڕاستی ئێمە تەرکیزمان خستە سەری کە ئێمە منهەجێکی تۆکمە و پرۆگرامێکی تۆکمە کە پێک بێت لە هەر 4 قۆناغی زانکۆ زانکۆکان و پەیمانگاکان و هەروەها ئامادەییەکان و هەروەها بنەڕەتیەکان و تا ڕەوزەش. ئەم پلانەی ئێمە ئەگەر بێت و سەر بگرێت لەو 4 ساڵی ئایندەدا کە زۆربەی شتیشمان ینی کارمان بۆ کردو من کە هاتمە ناو پرۆسەکە و لە ڕاستیدا لێتان ناشارمەوە بەشێکی زۆر لە منهەجم ئامادە کردووە بۆ ئەم قۆناغەوە ئێستاکانە تاڕادەیەک بەرچاوی خۆم دەبینم ئەگەر لە یەکەم کۆبوونەوە دووەم کۆبوونەوەی مەکتەبی سکرتاریەت بە پشتیوانی خی گەورە لە دوای ئەوەی کە پسپۆڕیەکان و بابەتەکان لە کارگەری دابش دەکرێت من ئەو منهەجە دەخەمە بەردەستی ئەوان و پشت بەخوای گەورە لە زووترین کاتدا ئێمە دەبینە خاوەنی منهەج و پرۆگرامێکی ناوخۆیی بۆ پەروەردەی قوتابیانمان و بۆ پەروەردەی ئەندامان لە سەرتاسەری هەرێمی کوردستان بە یەک تێڕوانین و بە یەک نەهجی پەروەردەی ئینشاءڵڵا. زۆر باشە مامۆستا پێشتر وەگەوەی کە بەڕێزدا ماجەت کە سیستمی پەروەردە بە کۆمەڵی کێشە و بە قۆناغێکی ناخۆشدا ینی خوێندکاران تێپەڕە بن. ئێوە چ پرۆژە بەرنامەیەکتان چیتان پێ کە دڵخۆشی بێ بۆ قوتابیان کە خوێندکاران قوتابیان لەم ناومێد بوونە ڕزگار بن؟ وڵا بەڕای من گەورەترین ئەوەی کە ئێمە قسەمان لەسەر کردووە گەورەترین هۆکارێک بۆ ئێمە قوتابیانی خۆمان و خوێندکاران لە هەرێمی کوردستان دڵخۆش بکەینەوە ئەوەیە کە ئێمە بەڕاستی خول و دەوراتەکانمان زیاتر پەرە پێ بدەین لە بواری ینی ئاشنا وەکو بڵێ دڵسۆزی نواندنی تەواوی ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیان بۆ ئەوەی کە پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستاندا شکست نەخوا بەو شێوەی کە هەیە. من هەروەکو معلوماتێک بۆ جەنابتان تا ئێستا نزیک بە 13,000 قوتابی لە سلێمانی لە ماوەی 2 ساڵی ڕابردوو داوازی لە خوێندن هێناوە. یعنی مەژمارێکی زۆر زۆرە لە هەولێر لە 2 ساڵی ڕابردوودا بڵێ عدەدەکە زۆر زیاتریشە عدەدەکە زۆر زیات لە سەردەمی کۆڕۆناوە تقریبانەوەی کە عدەدی کولی کە ڕێژێکی تەواو جێگیر نییە نزیک بە 50,000 قوتابی لە هەرێمی کوردستان وازی هێناوە و لەوە گەورەتریشە قەیرانەکە ئەی مامۆستایەکی زۆر لە خوێندن لە وانەگوتنەوە وازی
وازی هێناوە لە کاتێکدا ئێمە پێویستمان بە زیاتر لە 15 بۆ 20,000 مامۆستا هەیە لە هەرێمی کوردستان کەوا نەبڵێتەوە کەواتە ئێمە دەبێت چاومان هەر لەسەر یەک لایانی پەروەردەی نەبێ بەڕاستی دەبێت چاومان لەسەر سیستەمە گشتیەکە بێ کە پرۆسی پەروەردە و فێرکردنە و چاومان لەسەر هاندان و پاڵپشتیکردنی مامۆستایان بێ کە لەوەی کە ژیانی ئابوووریان و ژیانی مادیان باش بکرێت بەڕاستی و لایانی سێم کە لایانی سەرەکی پرۆسەکەیە کە قوتابیان و خوێندکارانن ئێمە لە خول و دەوراتماندا لە تەرجیعکردنیاندا و بیانجێڕینەوە بۆ ناو خوێندن بیانجێڕینەوە بۆ ناو پرۆسی پەروەردە هەر بۆ معلوماتت بۆی جەنابەت بۆ وەڵامی دقیقی پرسیارەکەت بگە یعنی ئێستا ئەمە خولی سەرکەوتنمان هەیە لە تەواوی هەرێمی کوردستاندا ئێمە تقریبەن بووینەوە بەدیلێک بۆ پەروەردە زەماوەسە من حەزەکەمەوە بپرسم لە ماوەی 2 ساڵی ڕابردوو بزاتیش لە سەردەمی کۆڕۆنایە کە بەشێک لە زۆری قوتابخانەکان بە ڕووی خوێندکارانان داخرا ڕێکخراوی قوتابیانی کوردستان چی دەکا بۆی ئاستی زانستی قوتابیان بەرز بێتەوە یانیش دانەبەزێت ئەمە لە سەرتاسەر هەرێمی کوردستاندا تا ڕادێ خولێکمان ڕاگەیاندووە بە ناوی خولی سەرکەوتنەوە کە لە پۆلیەکی بنەڕەتیەوە کە 1 و 2 3 و هەروە بێتەوە تەنانەت لە زۆربەی قوتاب ناوەندەکانماندا تا پۆلی نوێی بنەڕەتی و پۆلی 12 ئەو بەبەردەوامی هەیە بۆ بەهێزکردنی وانەکانی خوێندن و بۆ تەقوێکردنی وانەکانی خوێندن لە زۆربەی ناوەندەکان پارساڵ کە خوێندن نەکرا لە هەرێمی کوردستان خۆتان دەزانن پۆل 1 و 2 3 بە تەواتی هەزمان تاو کردووە لە زۆربەی ناوەندەکانماندا و ئەم ساڵ لە زۆری ناوەندەکانماندا پۆل 1 و 2 3 بنەڕەتی وانەکان دەخوێنن و ئێمە مامۆستامان بۆ گرتوون قوتابیەکی زۆر لە ناو ناوەندەکانماندا لە لقەکانمان داوانە دەخوێنن کەواتە ئێمە دەکرێت بڵین لە قۆناغی یەکەمدا لێستا ئێمە پاڵپشتی پرۆسەکەین لەوەیدا کە نەهێڵین پرۆسەکە بکەوێت بەڕاستی ینی لا هەموو لایەک دەبێت ڕوون بێت بە چ شێوازی دەتانەوێت هاوکاری و یارمەتی خوێندکاران بن بۆی وەک ئیزافێک بۆ پرسیارەکەی ئەمراوەی کە هەر نەیەڵن لەوە زیاتر کە زانستیان دابڕمیان ئەوەی هیچ نەبێت کە هاوکار شەیداخان هەر بۆ معلوماتت قوتابی هەیە چۆتە پۆلی 2 چۆتە پۆلی 3 1 کەلیمە نازانێت بنووسێت 1 کەلیمە نازانێت بخوێنێتەوە ئێمە هاتوین ئەو منهەجانە پۆلی 1 و 2 3 بە مانای کەلیمە لە ماوەی 2 مانگ و 3 مانگدا منهەجەکانمان پێگوتون و دەریش کەوتووە ینی لە ڕێی خولی تایبەتەوە ینی لە زۆربەی قوتابخانەکانی شەوە پیرۆزبایی و ینی سوپاسنامەمان بۆ هاتووە بەسەراحەتەن ئەوە جاری لە شوێنی وا هەبوو لە پەروەردەکانەوە ئێمە دەستخۆشیمان لێکراوە ینی ئەمە یەکێک لە قۆناغە سەرەتاییەکانە کە ئێمە بەڕاستی بە فریای پرۆسەی پەروەردە بکەین وە جگە لەوەشکە من لەوانەیە لەو بەرنامەدا پێڕان نەگەین کە ئێمە کۆمەڵێک بابەتی زۆر گرنگمان لەسەر بواری اختصاسەکەی خۆمان کە هاوکاری پەروەردەیە و پرۆسی پەروەردەیە ئامادە کردووە لە پلانێکی استراتیژی تۆکمەدا کە ئێمە بتوانین لە 4 ساڵی ئایندەدا پشتیوان و پاڵپشتی گەشانەوەی پرۆسی پەروەردە بین لە هەرێمی کوردستان مامۆستام هەیە ئەو بپرسم بوون بە ئەندام لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان چیت پێ دەبەخشێت جیاوازی کەسێک کە ئەندام و ئەندام نییە جیاوازەکان چیە؟ وەڵا ڕێکخراوی قوتابیان خۆتان دەزانن بۆتە ماڵێکی گەورە بۆ زۆرێکمان بەڕاستی ینی خەڵکێکی زۆری لە هەرێمی کوردستان پێگەیان ینی بڕۆ تەماشا قیادات بکەن لە هەرێمی کوردستاندا تەماشا پەرلەمانتارەکان بکەن تەماشا وەزیرەکان بکەنەوەی کە ئیش دەکات لە وەزارەت و لە ناوەندە ئەکادیمیەکان لە ناوەندە حکومیەکان لە ناوەندە ڕێکخراوی و NGOکان یان ڕێکخراوی قوتابیان بەڕاستی بۆ ئێمە بۆتە ماڵێکی گەورە من جێ ئیفتیخار و شانازیە کە ساڵانێکی زۆرە لە خزمەتی ئەو ڕێکخراوەدا دەکرێت بڵێم من تەنها سکرتێری یەکەم بە خزمەتی نەگەیشتومەوە کارم لەگەڵدا نەکردووە کە جەنابی مامۆستا ئەنوەر سەنگاوی بووە لە دوای ئەوە لە خزمەتی هەموو سکرتێرەکانی دیدا کارم کردووە هەتا ئاخر سکرتێر کە جەنابی کاکتۆر بێستوم بووە و من دەستەی بەڕێوە بردم بووم لەگەڵی لە خزمەتیدا یعنی ئەمە پێمان دەڵێ کە ئەم ڕێکخراوە قوتابخانەیەکی زۆر گەورە بۆ پێگەیاندن من لەوانەیە لە ئەم ماوەی کارکردنمدا ڕۆژێک هەستم بە بێتاقەتی نەکردێت لە ناو ڕێکخراوی قوتابیاندا چونکە هیچ کاتێک نەبووە پرۆژەیەکی بۆ من نەبوو بێ هیچ کاتێک نەبووە نەمخاتە خولێکەوە نەمخاتە دەوراتێکەوە بۆیش ئەرکی من قورسە لە ئێستادا کە وەکو سکرتێرێک لێرە قسە بکەم ئەوەیە کە بەڕاستی ئەم بتوانم ئەم بارە قورسە هەڵبگرم کە سکرتێرەکان لە پێشەوە ینی خسویانتە سەرشانی من ینی ئەو ڕۆڵە بدینین کە بە هاوکاری جەنابەت و ئەو برایە بەڕێزانەشی کە لە دەستەی بەڕێوەبردن و دەستەی کارژێری لەگەڵماندان و لە خزمەتیان داین بەڕاستی بتوانین ئەم نەهێڵین فەراغ دروست بێەوە بەڵکو قووەتی هەموو ئەو سکرتێرانە وەربگرین کە ئێستا لە خزمەتیان داین هەموو لە شاری سلێمانی و لە ناوچەکان یان بتوانین ئەم وزەیە لەوان وەربگرین و ڕێکخراوی قوتابیان تەنها وزەی سکرتێرێکی ڕابردوو نەبێ بەڵکو وزەی 5-6 سکرتێر بێ لە وەکو بڵێ لە دەستی ئێمەدا بڵاو ببێتەوە بە قووەتەکەی بگاتە تەواوی ئەنداماندا هەرێمی کوردستان هیچ شتێکە بۆ هیچ کار و پرۆژەیەکە بۆ وەگەوەی کە ئاماژەت پێکرد پێشتر کە
لەگەڵ سکرتێرەکانە لەگەڵ هەموو سەرجەم سکرتێرەکانی ڕێکخراوی قوتابیانی کوردستانە کارت کردووە هیچ پلان و پرۆژەیەکە بۆ کە تۆ پێت خۆش بوو بکرێت و لەو کاتیال نەکرابێت و ئێستا بەنیازی بکەیت. بەڵێ یەک لەو پرۆژانەکە من پێم وایە هەموو سکرتێرەکانی ڕابردوو نایان کردووە. چییە؟ ئەویش بریتە لەوەی ئەمن لە ڕاستیدا تمۆحەمەوەیە کە پەیمانگایەکی سەرتاسەری هەرێمی کوردستان دامەزرێنی کە تەواوی ناوەندەکان تێیدا ئەندام بن و ئەو پەیمانگایە پرۆگرامی من پەروەردەی پێشکەوتوو تێیدا بخوێندێ. ئەمە لە خۆتان ڕابینن کە بتوان ئەمە بکەن؟ وعدماندا لەگەڵ خۆماندا ئیستخارەمان بۆ کردووە، پرس و ڕاوێژمان زۆر بۆ کردووە، پرسمان بە خەڵکی ئەکادمی لێ هاتوو سکرتێرەکانی ڕابردوو کردووە و پشتیوانیان دەربڕیەوە بۆم بابەتە و خۆیان تەلەفۆنیان بۆ کردوین وتیان ئێمە پاڵ پشتین پشتیوانین فکرەیەکی زۆر باشە پشت بەخوای گەورە کە ئەم کارە ئیشاڵا بگەین سەرنجام. لە ماوەی ڕابردوو تقریبا ئەم پەیمانگایە هەبوو بەڵام بە شێوەی پچڕ و ناوەند وەکو پەیمانگایەکی فعلی ناومان نەناوە بە فعلی دنامە بەڵام وەکو پەیمانگایە کە من ئەوەی کە لە پرۆژەکەمدا ناوم هێناوە پەیمانگایەک بێ کە تەواوی ناوەندەکان تێیدا ئەندام بن و ئاعتیبارێکی بۆ وەربگرین و دەرچوەکانی ئاعتیبارێکی معنەوی وەلانی کەم ئاعتیباری ڕێکخراوە جیهانیەکانیان ڕێکخراوەکانی دەوروبەری بۆ وەربگرین تەخڕوجەکانی کە لە لای ئەوانیشەوە ئاعتیباری پێ بکەیت کە ئەمە دەکرێت تۆزێک گوردیاتی هەبێت و کۆمەڵێک بابەتی تر بێت و پشت بەخوای پەروەردگار ئینشاڵڵا لەو فکرە و لەو بۆ چوونانە بە هاوکاری براکانم لە دەستەی کارژێری و مەکتەبی سکرتاریەتی نوێ و لەو بەڕێزانەی کە لە ڕابردوودا لە ڕێکخراوی قوتابیان ڕۆلی باشیان هەبوو ئینشاءڵڵا بتوانین ئەم ڕۆڵە لە بواری پەروەردەیدا چونکە بەڕاستی مامۆستا شەیدا مامۆستا ئیمران یعنی لای هەمومان ڕوونە کە پرۆسەی پەروەردە بە گشتی نەک پەروەردەی قوتابخانەکان بەڵکو پەروەردەی تاک لە هەرێمی کوردستاندا تێکشکاوە. ینی پەروەردەیەکی مجاملە دروست بووە، پەروەردەیەک دروست بووە کە قەنەعەت نەماوە، پەروەردەیەک دروست بووە ڕووپامایی دروست بووە، پەروەردەیەک کە ئیزدیواجی لە ناخماندا گەشەی کردووە، ئەم پەروەردەی کە قەنەعەتمان بە یەکتر نییە. یعنی ئێمە بەڕاستی ڕوبەڕووی ئەو پەروەردانە ئەمانە هەموو ئەرکی ئێمن کە بتوانین لایەنە معنەویەکەی بکەین ئەگەر بۆکو چۆن دەڵێ بە دەورات بێت، بە خول بێت، بە پەیمانگا بێت و بە جوهدی شەخسی و بە جوهدی گشتی یعنی لۆدێک دروستکەین یان وەکو چۆن دەڵێ پشتیوانێکی گەورەی بۆ دروست بکەین کە بتوانین ئەم پەروەردە ڕاست بکەینەوە بەڕاستی. یعنی ئێمە ئەگە سپەی نەیە ئەم وڵاتە کەوت یعنی ئەمە 2000 چێ زەرەر دەکەین وما زەرەر دەکەین. یعنی لە ڕاستیدا مامۆستا من بخۆم لە بەسیفەتەوەی مامۆستاشم لە ناو ناوەندەکانی خوێندندا ئەگەم لەم پرۆسەیە زیاتر یعنی بڕواتان هەیە مامۆستا شەیدا جاری تریش گوتوومە ئەگەر لە قوتابخانەیەکدا 50 مامۆستا هەبوو بێ لەو 50 مامۆستایی یەک مامۆستا زەبتی پۆلی پێ نەکرابێ ئێستا لە 50 مامۆستا 5 مامۆستا ئەگەر زۆر بتوانێت زەبتی پۆل بکات بە تۆکمەی ئەمە بۆ ئەمە یەکێک لە هۆکارەکانی تێشکانی پەروەردەیە تێشکانی سیستەمی پەروەردەیە تەڵەب بە هیچ شوێک لەسەر سیستەمەکەی خۆی نەماوە و سیستەم پەروەردەیەکە لە شوێی خۆی نەماوە بۆیە پێویستی بە جوودی گەورەتر هەیە کە ئێمە قووەتی زیاتر سەرف بکەین بۆی ئینشاءڵڵا وەکو مامۆستا شەیدا فەرمووی و کاک عیمران وعد و بەڵێنانەی داون و ئێمەش ئەو بەڵێنانە دەدەین کە بە فەزلی خوا و بە منەتی خوای پەروەردگار بەڵێنەکەتان پێ بڵێم هەر بەشێک بوو لە بەڵێنەکە مامۆستا سێ بەڵێنم یاوە شەیدا خان تاوان با پێشێ بسمە بەڵێنەکان مامۆستا حەزەکەم دەستەی کارژێڕێکەتمان پێ بناسێنی زۆر باش کە باسی منیشی کرد و کات باسی خۆ باشە ئینشاءڵڵا. دەستەی کارژێڕی ئەوەی کە لە جوانیەکانی ئەم ڕێکخراوەیە برایەک لە کاندیدا منافیسەکانی من و کاگاسۆ گەڵاڵی ئێستا من لە خزمەتی دامەوە لە دەستەی کارژێڕیە هەروەها برای خۆشەویستم کاک ئەحمەد نەبەست ئەو بە هەمان شێوە لە خزمەتیدا هەروەها برای خۆشەویستم کاک ڕازگۆ قاسم بە هەمان شێوە لە دەستەی کارژێڕی لە خزمەتی دام و هەروەها خوشکی بەڕێز و سەنگینم سارە یاسین بە هەمان شێوە و هەروەها مامۆستا عیمرانی خۆشەویست و بەڕێز بە هەمان شێوە ئینشاءڵڵا کە بەرپرسی نووسنگەی هەولێرە بە فەزلی خوای گەورەی ئینشاءڵڵا ستافێکی کارا دەبین و ئەم شۆ کۆمەڵک دەردەشەمان کرد لەگەڵ یەکتریدا پشت بەخوای گەورە سافێکی باش و دڵسۆز و بە وەفا دەبین بۆ یەکتری ئینشاءڵڵا. با من بەڵێنەکانم بڵێم هەر لە سەرەتای بەرنامەوە حەزی لێ بەڵێنەکانم وەڵای من سێ بەڵێنم یاوە. یەکەمیان بەڕاستی وەرگرتنی بابەتی خوێندنی باڵا و سکۆلەرشیپ واتە خوێندن و خوێندکاریش بزات لە یەک خۆناغ نەوەستەکەی ترزانکۆی تەواو کرد و دانیشە با قوتابیانی ئێمە ئەندامانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ببن بە مامۆستای زانکۆ ببن شاری دکتۆرا و ماستەریان هەبێ ئەمە یەک لە بەڵێنەکانێنەوە ئینشاءڵڵا هەوڵیشمان بۆیەوە کە بۆیان دابیشنەوە بابەتێکی تر بەڕاستی ئەمە لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان کە بەدەستیەوە دەناڵێنین
نەبوونی هەلی کارە بەر لۆ بەشێکی زۆری ئەو تەڵەبانەی کە هەمانە ینی قودابیمان هەیە زانکۆتەواوەکە هیچ هەلی کارێکی بۆ ناڕەخسێ منان بە شێوازی هەلی کارە ڕخسێنی بێگومان هەولێر چەقی بازرگانی و چەقی ئیشە زۆرترین کۆمپانیا و زۆرترین کونسڵگەری و هاوکات زۆرترین کار و پیشەکان لە هەولێرن بۆ ئێمە توانین لە شاری هەولێر هەلی کار بۆ گەنجانی خۆمان و بە تایبەت ئەندامانی ڕێکخراوی قوتابی بیان کە ئەندامی پێگەیشتون هەلی کاریان بۆ بڕەخسێنین بە هاوکاری مامۆستا حەسەنیش جیاواز لەوەی هەلی کاریان بۆ بڕەخسێنین بتوانین شوێنی مانەوەی فریشیان بۆ دابی بکەیت ئەوە بەڕاستی بە شانازیەوە کە من خەڵکی دەڤەری بادینانم قەراری میاوە بە هاوکاری مامۆستا حەسەن و برایان زیاتر کار بۆ دەڤەری بادینان و بزاتیش پێگەیاندنی ئەو خەڵکانە بکەین و ئەو گەنجانە بکەین لە دەڤەری بادین بەندەزانین دەستان خۆش بێ و سەرکەوتو بوونی ئینشاڵڵا مامۆستایان دوجار پەیامتان چییە لە بەرەوەی کاتمان نەماوە زۆر باشە وەڵام من کۆمەڵێک بەڵێنی ئابووری ینی ئەوەی کە مامۆستا فەرمووی کۆمەڵێک وەکو چۆن دەڵێ وعد و عودی دارایی و چاکسازی دارایی مداوە لە ناو ڕێکخراوەکەدا کە پشت بەخوا بتوانین بیکەین تەنان یەک لەو شتانە کە من لە بەرنامەکەی خۆمدا نووسیمە دروستکردنی قەرزی بچووک بۆ ڕێکخراوە بۆ ئەندامانی ڕێکخراوی قوتابیان کە بتوانن کە دوایی بە تاکیدی میکانیزمەکە دەچێتە بەردەستی مەکتەبی سکرتاریەت و ئەگەر دەنگی لەسەر هات و دوای دێنێرین بۆ ناوەندەکانەوە کە یەکێک بێ لە بابەتە دڵخۆشکەرەکان کە بتوانین بیکەین چۆن لە ڕاستیدا جاری وایە شەیدا خەماسە شەیدا مامۆستا ئێمە خۆتان دەزان جاری وایە قوتابێک پێویستی بە 200,000 بۆی مۆبایلێکی پێ بکرێت بۆی لە ماوەی 2-3 مانگدا ئیشە ئیداریەکانی قوتابخانە زانکۆکەی پێ بەڕێکا بەڕاستی کەمە بتوانین لە ڕێگەی ئەم سندەقە بچووکەوە هاوکاری ئەگەر لە ساڵێکدا هاوکاری 100 قوتابی یان کورە 20 قوتابیش بکەین ینی شتێکی گەورەمان کردووە ئەمە بەڕاستی من لێرەوە دێڵێم کە ئەمە بەرنامە و پلانمان ئەوەیە کە ناوەندە دوورە دەستەکانمان بۆ نمونە ناوەندی پشدەر کە دوورە لە مرکزەوە ناوەندی کلار کە دوورە لە گەرمیان کە دوورە لە مرکزەوە ناوەندی دهۆ کە دوورە لە مرکزەوە ناوەندی سۆران کە دوورە لە مرکزەوە ئەم ناوەندانەی کە دوورن لە مرکزەکانی شارەوە پشت بەخوای گەورە چاومان زیاتر لە سەریان دەبێت بۆ خزمەتکردن و زیاتر دەیان بەستینەوە بە مرکزی ئیش و کارمانەوە زۆر باش خی گەورە پشتیوان بێ یاریوانمان زۆر بەخێر بێ مامدومان زۆر سپاس بەزانویستن بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆمان بەم شێوازە بە کۆتا گەیشت تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە و باڵا دەستانە سپێرین خواتان لەگەڵ سپاس